بسم الله الرحمن الرحيم كتاب خاني دنجي روشناي ناوي كتاب يقبوني أمتي إسلام نوسر الدكتور زاكر نايك ورجر جروبي زاكر النخشة سازي برك عثمان محمد صالي تاب 2017 ميلادي نوبي تاب يكم شويني تاب ناوندي سارا تيراج 1000 دانا نرخ 3000 دينار لا بڕێوبەرەتی گشتی کتێبخانە گشتیەکان ژمارەی سپاردنی 173 ساڵی 2017 پێدراوە کۆی لاپەڕەکانی 98 لاپەڕە خوێندنەوەی عەلی عومەر مۆنتاژ و کارە دەنجیەکان ڕێبین کاظم بندیان پێشەچی لاپەڕە 3 الحمد لله والصلاة والسلام على من لا نبي بعد وعلى آله ومن والاه أما بعد سرتا بنابي خواي بخشندي مهربان درود و ستایش بۆ سەرگیانی محەممەدی پێشەوای ئیسلام صلى الله عليه وسلم و بۆ سەل ئال و شوێنکەوت و یارانی تا ڕۆژی دوایی گوێگر و خوێنەری بەڕێز مسلمانی خۆشەویست کوردستانیانی ئازیز لا سۆنگەی هەستکردنمان بە بەرپرسیارەتی بەرامبەر گەیاندن و بەرەو پێشبردنی ئاینی پیرۆزی ئیسلام و هەستکردنمان بە بڵاوبوونەوە و تەشەنەکردنی عەلمانیەت و بێدینی لا جیهان بە گشتی و کوردستان بە تایبەتی وەلاوازی و سستی و هەستنەکردن بە بەرپرسیارەتی تاچی کوردی مسلمان بەرامبەر بەرنامەی پیرۆزی ئیسلام و تەنازولکردن لێی و نەشارزایی جیلی نوێی تاچی کوردی لە بەرنامە و پرۆگرامی ئیسلام و کەوتنەداوی تۆڕی ژەهراوی و کوشندەی دژەدین و عەلمانیەکان ئێمە وەک گروپی زاکیر بۆ لادان و ڕەوانەوەی گومانەکان بڕیارماندا هەستین بە وەرجێڕان و کردنە پەرتووچی تەواوی بەرهەم و کۆڕ و سمینارەکانی کۆمپیوتەرەکەی ئیسلام دکتۆر زاکیر نایک بۆ ئەوەی بتوانین خزمەتێک بە تاچی کوردی مسلمان بکەین و کتێبخانەی کوردیشی زیاتر پێ دەوڵەمەند بکەین گوێگر و خوێنەری بەڕێز ئەم پەرتووکەی کە لە بەردەستدایە یەکێکە لە بەرهەمی وەرجێڕاوی گروپەکەمان و بریتیە لە کۆڕێکی بەڕێز دکتۆر زاکیر نایک کە لە دەی سەی 2016 لە وڵاتی مالیزیا لە ژێرناوی یەکبوونی ئوممەی ئیسلامی پێشکەشی کرد ئێمەش لە شێوەی پەرتووکێکدا ڕێکمان خستۆتەوە لەم پەرتووکەدا ئاشنا دەبیت بە گرنگی و بایەخی یەکبوون و بەدەمەوەبوونی تەواوی ئوممەی ئیسلامی و ئەو دەستکەوتانەی کە بە یەکبوون بەدەستی دەهێن و ئەو شکستانەی کە بە ماڵجیایی تووشیان دەبێت و ڕەوانەوەی سەرجەم ئەو گومانانەی کە بوونەتە هۆی پەرتەوازەبوونی مسلمانان لە کۆتاییدا لە پەروەرێن داواکارین پاڵپشت و پشتیوانمان بێت و توانی بێتمان خزمەتێک بە ئاینەکەی بکەین و لا پێناوی ئەویشدا بوو بێت و داوای لێبوردن لە گوێگر و خوێنەری کوردیش دەکەین لە هەمبەربوونی هەر هەڵە و کەم و کورتیەک لەم پەرتووکەدا وەسەلام عەلەیکم وەڕەحمەت اللهی وبەڕەکاتوه 24 دوی 2017 میلادی بەرامبەر 1438 کۆچی گروپی زاکیر بۆ لادان و ڕەوانەوەی گومانەکان خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات بسم الله الرحمن الرحيم لاپەڕە 10 الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين أما بعد أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي بەڕێزەکانم براو خوشکە ئازیزەکانم با سڵاوی ئیسلام سڵاوتان لێ دەکەم ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه ئاشتی و مهرەبانی و ڕەحمەتی خوای گەورە لەسەر هەمووتان بێت ناونیشانی بابەتەکەمان بریتیە لە یەکبوونی ئومەتی ئیسلامی
ئەمە بابەتێکی گرنگ و بێوێنەیە و زۆر هەستیارە، چونکە هەموو مسلمانان ئەزانن کە لە ئێستادا لەناو ئومەتی ئیسلامیدا زۆر گروه و پەرتەوازەیەکی زۆر هەیە، بۆیە بە بابەتێکی زۆر گرنگی ئەزانم. لەوانەیە زۆرێکتان ئاگادار بن کە بە گشتی دوو جۆر کۆڕ و وتارم هەیە. جۆرێکیان پەیوەندی بە ئاین و بەراوردکردنی ئاینەکانەوە هەیە، بۆ نمونە لێکچوون لە نێوان هیندۆسی و ئیسلامدا، لێکچوون لە نێوان ئیسلام و ئاینی گاوردا. محەممەد صلى الله عليه وسلم لە کتێبی پیرۆزی هیندۆسیدا یاخود محەممەد صلى الله عليه وسلم لە زۆربەی کتێبە پیرۆزەکانی جیهاندا ئایا عیسا خوایە، ئایا عیسا لە خاج درا، ئەمانە و چەندان وتاری لەم شێوەیە. ئەم جۆرەی وتار هەرچەندە ڕووی لە نام مسلمان و زانیاریە بۆ ئەوان لەسەر ئیسلام و مسلمانان، بەڵام بەگشتی سوودیشی بۆ برا مسلمانەکان هەیە و بۆ بەهێزکردن و داعوەکردنیان گرنگە و زانیاری لێوەردەگرن. جۆرێکی تر لە وتارەکانم زیاتر لەسەر ئەو بابەتانەیە کە ڕۆژانە ڕوودەدەن و لە میدیاکان قسە و باسی گەرمی لەسەر و پەیوەندیان بە ئیسلام و مسلمانانەوە هەیە. بۆ نمونە تیرۆر و پەیوەندی بە مسلمانانەوە، مافی ئافرەت لە ئیسلامدا، یان قورئان و زانستی سەردەم. ئەم جۆرە وتارەش دوو ڕووی باشی هەیە. لەلایەک مسلمانان فێری بەرنامەی ئاینەکەیان دەبن کە ئیسلامە و ئاشنا دەبن با ڕێسا و یاسای دینەکەیان و فێر دەبن کە چۆن هەڵسو و کەوت بکەن و پابەندی دینەکەیان بن و ڕووی ڕاستی دینەکەیان دەربخەن. لەلایەکی تریش وەک زانیاریەکوەری دەگرن و بەکاری دەهێنن بۆ بانگەواز و ڕەتدانەوەی هەرگومان و ناڕاستیە کە ڕوبەڕوویان دەکرێتەوە. هەر بۆیە جیاواز لە بابەت و کۆڕ و وتارەکانی ترم ئەم بابەتەی کە بۆ ئەمڕۆ هەڵم بژاردووە زۆر گرنگ و هەستیارە و سوودێکی زۆری بۆ تەواوی مسلمانان دەبێت و پەیوەندی بە هەموو تاکێکی مسلمانەوە هەیە بە هەموو ڕەنگ و جۆر و مەزهەب و لقەکانیەوە. و داواکارم لە هەموو لایەک کە بە وردی و تێگەیشتنەوە سەرنج لە وتەکانم بدەن و بە جوانی لە مەبەستم تێبگەن، بۆ ئەوەی سوودی لێ ببین و ڕێنیشان دەرتان بێت و بتوانن ڕاستی و دروستی ئیسلام وەک خۆی بدۆزنەوە و لێی تێبگەن و دوای بکەون. چونکە ئەم بابەتە زۆر هەستیارە و گەر بە جوانی تێگەیشتن نەبێت بۆی ئەوە گرژی لێ دەکەوێتەوە. بێگومان یەکەم هۆکار و هۆکاری سەرەکی بۆ ئەم ماڵجیایی و پەرتەوازیەی ئومەتی ئیسلامی بوونی ئەم هەموو لق و پۆپ و ڕێچکە و گروپەیە، هەروەها بوونی قوتابخانەی جیاواز لە نێوان ئومەتی ئیسلامدا. لەوانەیە هەندێک پێی بڵێن مەزهەب یا مەسلق یان موسەڵا یان هەر ناوێکی هاوشێوە. باسەکەم لە شێوەی پرسیار و وەڵامدا دەبێت و بە هەر یەکێکیش لای خۆیەوە لەگەڵ مندا پرسیارەکان لە خۆی بکات و بۆ خۆشی وەڵامی خۆی بداتەوە و ئینجا بزانین هەر یەکە و لەکوێدا ئەوەستێت و وەڵامی پێنامێنێت. وەک لەوانەیە لای زۆربەتان ئاشکرا بێت کە گەورەترین کلیل یاخود باشترین ڕێگا و هۆکار بۆ بانگەوازکردن ئاەتێکی قورئانی پیرۆزە کە بەردەوام لە کۆڕ و وتارەکانمدا ئاماژەی پێدەدەم و باگوێی مسلمانان و نامسلمانانی ئەدەم، کە ئەویش ئاەتی 64 سوورەتی ئالی عیمرانە کە الله سبحانه وتعالى دفرمه قل يا أهل الكتاب تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم ألا نعبد إلا الله ولا نشرك به شيئا ولا يتخذ بعضنا بعضا أربابا من دون الله فإن تولوا فقولوا اشهدوا بأننا مسلمون. وتا أي محمد صلى الله عليه وسلم بڵێ ئەی ئەوانەی کتێبتان بۆ ڕاوە نەکراوە وەرن بەدەم بانگەواز و بەرنامەیەکەوە کە هاوبەش و هاوسەنگە لە نێوان ئێمەش و ئێوەشدا، ئەویش ئەمەیە: جگە لە ئەڵڵا کەسی تر نەپەرستین، هیچ جۆرە هاوڵێکی بۆ بڕیار نەدەین، هیچ لایەکمان لاکەی ترمان با پیرۆز و
خۆ ئەگەر لەم بانگەوازەدا سەرپێچیان کرد و گوێیان پێ نەدا ئەوە پێیان بڵێ کە ئێوە باشایەت بن کە ئێمە موسڵمانین و ملکەتی فەرمانی پەروەردیگارین. وەکلای هەمووان ئاشکرایە کە شوێنکەوتوانی تەواوی ئاینە ئاسمانیەکان و ئەوانەی کە کتێبی ئاسمانیان بۆ هاتووە وەک جوولەکە و گاوڕەکان باوەڕیان بابوونی خودا هەیە و کۆکن لەسەر ئەوە. بۆیە خوای گەورە لەم ئاەتەدا بە پەیامبەری ئیسلام و ئیماندارانیش دەفەرمێت کە داوا لە کەسانی خاوەن کتێبی ئاسمانی بکەین بێن بەدەم ئەو بانگەوازەی کە بەرنامە و پرۆگرامەکەی هاوبەش و هاوسەنگە لە نێوان هەردوولادا کە ئەویش ئەوەیە هەردوو لامان بەتەنها خوددا بپەرستین و هیچ هاوڵێکی بۆ بڕیار نەدەین. بێگومان ئەتوانین سوود لەم ئاەتە وەربگرین بۆ گفتوگۆ و بانگەوازکردن لەگەڵ تەواوی بەرنامە و ئاینەکانی تریش وەکو بوذی و هیندۆسی هەتا دوایی. جگەل لەمەش من دڵنیام ئەتوانین ئێمەی موسڵمان لەناو خۆماندا بۆ چارەسەرکردن و ڕێخستنەوەی نێوان خۆمان و وەلانانی جیاوازیەکانمان سوود لەم ئاەتە وەربگرین و هەمومان لەسەر بەرنامە و پرۆگرامێک کۆببینەوە کە هاوبەشە لە نێوانماندا. بۆیە ئەم بەشەی ئاەتەکە بە بۆچوونی من ئەتواندرێ بۆ ئیسلامیش بەکار بهێنرێ. واتە ئەگەر خوای گەورە داوامان لێ بکات کە لەگەڵ ناموسڵمانان لەسەر خاڵە هاوبەشەکان کۆببینەوە ئەی باشە بۆچی هێندە قورسە بۆمان کە ئێمەی موسڵمان خۆمان لەسەر خاڵە هاوبەشەکانمان کۆبینەوە مەگەر ئەو جیاوازیە زۆرترە کە لە نێوان موسڵمانان و ناموسڵمانان هەن یان ئەو جیاوازیەی لە نێوان لایەنە جیاوازە موسڵمانەکان هەن. هەرچۆنێک بێت ئەم ڕێگای قورئان باشترین ڕێگایە بۆ ئیسلاحکردن بۆ ڕاستکردنەوەی موسڵمانان کە بەرەو ڕێی ڕاست ببرێن و تەبا بکرێن. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. با ئێستش دەست پێ بکەین بە پرسیار و وەڵامەکە. پرسیاری یەکەم ئاساییە کاتێک پرسیار لە هەر موسڵمانێک بکەی ئایا ڕاستترین و باشترین کتێب لە ئیسلامدا کامەیە و چییە؟ باشترین سەرچاوەی زانیاری کامەیە لە ئیسلامدا؟ دەڵێ قورئان. ئەم پرسیارە پرسیارێکی سادە و وەڵامەکەشی زۆر سادەیە. لەوانەیە هەمووان لەسەر ئەم وەڵامە کۆک بن، تەنانەت ئەوانەشی کە تەنها ناوی موسڵمانیان هەڵگرتووە و باکردەوە لە دەرەوەی بازنەی ئیسلامن. پرسیاری دووەم باشترین سەرچاوەی زانیاری و شەریعەت لە دوای قورئان چییە؟ بێگومان فەرموودە یان سونەت یان هەر ناوێکی تری هاوواتە. گومانم لەوە نییە کە موسڵمانان باگشتی لەم دوو خاڵەدا هاوبەشن و کۆکن لەسەری و هیچ ناکۆچیەکیان لەسەری نییە. جا گرنگ نییە سەر بە چ تاقم و گروپ و مەزهەبێکە و لە ئێستادا زۆربەمان ئاگادارین کە فەرموودە جیاوازی هەیە. هەندێک فەرموودە صەحیحن کە بەهێزن پشتڕاستکراون، هەندێ فەرموودەش ضەعیفن کە لاوازن و زۆر پشتیان پێنابەسترێ، هەندێکی تریشیان مەوضوعن کە تێکەڵاون، حەدیثی هەڵبەستراون. پرسیاری سێم ئایا پێویستە موسڵمان گوێڕایاڵ و پابەندی کام لەم جۆرە فەرمودانە بێت؟ بێگومان فەرمودە ڕاستەکان صەحیح. لێرەشدا پێم وانییە کە هیچ موسڵمانێک هەبێت پابەندی فەرمودەی ڕاست نەبێت و گوێڕایاڵی نەبێت. بۆیە تا ئێرە تەواوی ئوممەی ئیسلامی لەسەر وەڵامی ئەم سێ پرسیارە کۆکن و هیچ جیاوازیەک دروست نابێت. لەم پەڕی دنیا بۆ ئەو پەڕی دنیا لە هەر موسڵمانێکی ئەم پرسیارانە بکەیت هەمان وەڵام وەردەگریت بەبێ ڕەچاوکردنی لق و تاقم و گروپ و مەزهەب. یەکەمین و ڕاستترین سەرچاوە بریتیە لە قورئان. دوو لە دوای قورئان و سونەت فەرمودەکانی پەیامبەر صەڵی الله عەلەیه وسەلەم. سێ لەناو فەرمودەکانیش فەرمودە ڕاست و دروستەکان. تا ئەم شوێنە ئێمە بەدەم بانگەواز و خاڵە هاوبەشەکانی بەرنامەکەوە ڕۆیشتوین کە داوامان لێکراوە و هیچ جیاوازی و گلەیی و پەلێکمان نییە. ئێستا با بەپێی ئەم سێ وەڵامە درێژە بە بابەتەکەمان بدەین. کاتێک کە پرسیارێک لە موسڵمانێک ئەکەم کە سەر بە کام قوتابخانەیە یان کام مەزهەبە، زۆربەی خەڵکی هیندستان پێم ئەڵێن حەنەفین، هەندێکیش لەوانەیە کە بڵێن کە شافعین. ئەگەر بچمە دەرەوەی هیندستان ئەم پرسیارە بکەم، جگە لە حەنەفی و شافعی لەوانەیە بڵێن حەمبەلیم یان هەندێ لەوانە بڵێن مالیچیم. بەڵام لە هیندستان زۆربەی موسڵمانەکان بە خۆیان ئەڵێن حەنەفی،
هەندێکیش بەخۆیان ئەڵێن شافعی بێگومان هیکەش هەن بەڵام ئەم دوانە سەرەچین لێرەدا دەپرسم برام تۆ بۆچی حەنەفیت ئەی بۆچی شافعینیت زۆر ئەو وەڵامانەی کە وەریان دەگرم و لە ناو موسڵماناندا باوە بریتیە لەوەی کە دەڵێن لەبەر ئەوەی دایک و باوکم حەنەفین منیش حەنەفیم ئینجا دەپرسم ئەگەر باوکت شافعی بوایە ئەو کات چی پێم ئەڵێ زاکیری برام ئەگەر باوکم شافعی بوایە بێگومان منیش شافعی ئەبووم دواتر ئەپرسم ئەی کەواتە ئەگەر دایکت و باوکت موسڵمان نەبوونایە یان سەر بە ئاینێکی تر بوونایە ئەو کات تۆ چی ئەبووی ئینجا بۆ ماوەیەکی زۆر بێدەنگ ئەبێ ئەڵێم برام بۆ وەڵام نادەیتەوە لەوانەیە زۆر بە کزی وەڵام بداتەوە و بڵێ لەوانەیە منیش ناموسڵمان دەرچوومایە دواتر ئەپرسم باشە گریمان ئێستا ناموسڵمانیت و تەمەنت 40 ساڵە واتە 40 ساڵی تەمەنت بەڕێ کردووە و منیش ئەم پرسیارەت لێ دەکەم و پێت دەڵێم چ ئاینێکت هەیە بێگومان وەڵامم ئەیەیتەوە و ئەڵێیت ناموسڵمانم لەبەر ئەوەی باوکم ناموسڵمانە یا دایکم ناموسڵمانە ئایا چاوپۆشیت لێ ئەکرێ ئایا ئەم وەڵامە قایلکەرە ئایا ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە تۆ لە سەر ڕێگای ڕاست بیت و بێکێشە و بێهەڵە و بێپەڵگرتن قوتار بیت بێدەنگ ئەبیت و وەڵام نایەیتەوە لەم کاتەدا تەنها دوو ڕێگات لەبەردەستە یان بەڵێ یان نەخێر بێگومان ئەگەر وەڵامەکەت بەڵێ بێت ئەوە هەموو ناموسڵمانەکان ئەمڕۆ چاوپۆشیان لێ ئەکرێ چونکە دایک و باوکی زۆربەیان ناموسڵمانن دووبارە بۆ ماوەیەکی زۆر بێدەنگە اینجا دوای بیرکردنەوە وەڵامێکم ئەیاتەوە و ئەڵێت ئەگەر خوا هیدایەتم بە موسڵمان ئەبم ئەڵێم باشە ئەگەر خوا هیدایەتت بە موسڵمان ئەبیت بەڵام خوا لە قورئاندا لە سوورەتی العنکەبوت ئاەتی 69 أفرموه والذين جاهدوا فينا لنهدينهم سبلنا وإن الله لمع المحسنين واتا ئەوانەی لە پێناوی ئێمەدا و بۆ بەدەستهێنانی ڕەزامەندی ئێمە هەوڵ و کۆششیان کردووە و خۆیان ماندوو کردووە سوێن بە ئەڵڵا بەڕاستی ئەوانە هیدایەت دەکەین بۆ هەموو ڕێگەیەکی چاک و دروستی خۆمان سەرنج بدە پێوانەکە ئەوەیە کە پێویستە هەوڵ بیت و کۆشش بکەیت ئەگەر هەوڵ بیت هیدایەتت ئەیات ئەمە بەڵێنی ئەڵڵایە ئەگەر هەوڵ بیت لا ڕێگەی ئەڵڵادا ئەڵڵا دەرگای خۆیت بۆ ئەکاتەوە کەواتە بنەماکە ئەوەیە ئەگەر هەوڵ بیت ئەڵڵا دەرگای خۆیت بۆ ئەکاتەوە و هیدایەتت ئەدات بەڵام هەروەکو پێشتر لە کۆڕەکانی پێشووتردا ئاگاداری ئەوە بوون کە ناموسڵمانەکان گلەی ئەوەیان دەکرد و دەیانوت کە لە خێزانێکی ناموسڵمان لەدایک بووم خەتای من چییە و ئاگاداری ئەوەش بوون من ڕاستی و دروستی ئیسلامم بۆ سەلماندن و ئەوەم بۆ ڕوونکردنەوە کە ئیسلام ڕاستترین و دروستترین ئاینە و لەوەش ئاگادارم کردنەوە کە تا ئەم دەقەیەش هەڵتان لەبەردەستە دوای ئەوەی کە بۆم سەلماندن و بۆم ڕوونکردنەوە و گەیشتە قەناعەت ئەتوانن بێنە ناو ئاینی ئیسلام و موسڵمان بن و بەم کارشتان خوای گەورە لەسەر هەموو تاوان و هەڵەکانی پێشووترتان خۆش دەبێت کەواتە بێگومان بەر لەوەی کاتێک کە تۆ بەنام موسڵمانێک دەڵێیت وەرە موسڵمان ببە وەرە شوێن بەرنامەی ڕاست بکەوە یەکەم شت کە پێت دەڵێت ئەوەیە کە لێت دەپرسێت ئایا تۆ بۆچی موسڵمانی بێگومان تۆش دەڵێیت لەبەر ئەوەی دایک و باوکم موسڵمانن بۆیە ئەویش مافی خۆیەتی لێت بپرسێت ئەی کەواتە کوێرانە شوێن ئیسلام کەوتویت چونکە بەدوای ڕاستیەکان و ڕێگەی ڕاست نەگەڕاویت بۆیە یەکەم ئەرچی سەرشانی تۆی موسڵمان ئەوەیە کە لەسەر ئیسلام بخوێنیتەوە و زانیاری تەواو بگریت لەسەری پێویستە خۆت دڵنیا بکەیتەوە چێ دەڵێت ئەو ئیسلامەی کە تۆ کوێرانە بەهۆی دایک و باوکتەوە شوێنی کەوتووی حەق و ڕاستە ئێستا با بگەڕێینەوە سەر پرسیارەکان دەپرسم برام تۆ دەڵێی کە حەنەفیت ئەی بەڕای تۆ کامیان باشترە حەنەفی باشترە یان شافعی پرسیارەکە زۆر سادەیە شافعی باشە یان حەنەفی
بێگومان لێرەدا زۆربەی مسلمانان ئەڵێن هەر چواریان لەسەر حەقن، هەر چوار مەزهەبەکە لەسەر حەق و ڕاستن. ئەمە وەڵامە باوەکەیەکە زۆر ئەوترێتەوە. هەر چوار مەزهەبەکە حەنەفی، شافعی، مالیکی، حەمبەلی، هەر چوار مەزهەبەکە لەسەر حەقن، ڕاستن. هەندێک لەوانەیە بڵێن حەنەفی ڕاستە، هەندێک لەوانەیە بڵێ شافعی ڕاستە، بەڵام زۆرینە ئەڵێن هەر چوار مەزهەبەکە لەسەر حەقن، هەر چوار مەزهەبەکە ڕاستن. خۆتان ئەزانن کە ئەم پرسیارانە لای هەمووتان ئاشنایە، ئەوەنە قورس نین. ئینجا پرسیارێکی تر ئەکەم، برام لە مەزهەبەکەی تۆیە، مەسلەقەکەی تۆ، لە موسەڵاکەی تۆ لە مەزهەبی حەنەفیدا ئەگەر پیاوێک دەستنوێژی هەبێت بەقەدەر بەر ئافرەتێک کەوت یان ئافرەتێک بەری بکەوێ دەستنوێژەکەی ئەشکێ یان دەستنوێژەکەی ناشکێت. حەنەفیەکە ئەڵێت لە مەزهەبی حەنەفی یا دەستنوێژەکەی ناشکێ. ئەڵێم باش با بچین بۆ پرسیارێکی تر. لە موسەڵای شافعی یان مەزهەبی شافعی ئەگەر پیاوێک دەستنوێژی هەبێت بەقەدەر بەر ئافرەتێک کەوت یان ئافرەتێک بەری بکەوێ دەستنوێژەکەی ئەشکێ یان ناشکێ، جوابەکە بریتیە لە بەڵێ دەستنوێژەکە دەشکێ. هەمووتان ئەزانن ئەم پرسیارە پرسیارێکی سادەیە و وەڵامەکەشی سادەیە. لە مەزهەبی شافعیدا دەستنوێژەکە ئەشکێ و لە حەنەفیشدا ناشکێ. ئێستا ئەپرسم، براو خوشکی ئازیزم، ئایا ئەکرێت هەردووچیان لە هەمان کاتدا ڕاست بن و دروست بن؟ پرسیارەکەم سادەیە، ئەکرێت هەردووچیان لە هەمان کاتدا ڕاست بن. پرسیارێکی سادە، وەڵامێکی سادە، خەڵاتیشی لەسەر نییە. ئەگەر بپرسم مامۆستایەک بە تەڵەبەکانی ئەڵێت 2 کۆ 2 ناکاتە 5، مامۆستایەکی تر بە تەڵەبەکانی ئەڵێت 2 کۆ 2 دەکاتە 5، ئایا دەکرێ هەردوو مامۆستاکە لە هەمان کاتدا ڕاست بن؟ بێگومان ئەگەر یەکێک شارەزای بیرکاری نەبێت و لە بیرکاری نەزانێت، ئەوە ئەگەری زۆرە بڵێت بەڵێ هەردوو وەڵامەکە ڕاستن. بەڵام هەموو ئەوانەی بنچینەی بیرکاری ئەزانن تەنانەت سەرەتاییان خوێندبێ ئەڵێن نەخێر، هەردوو وەڵامەکە ڕاست نین، کەواتە هەموو کەسێ ئەزانێ کە 2 کۆ 2 ئەکاتە 4 و ناکات بە 5. تا ئێرە پرسیارەکان ئاسان و وەڵامەکەشیان ئاسانە. بەڵام ئەگەر پرسیارێکی تۆزێ قورستان لێ بکەم، ئایا 375 کۆ 625 ئەکاتە 1,525,000؟ لێرەدا مامۆستایەک ئەمە بەڵێ، مامۆستاکەیش ئەڵێ 375 کۆ 625 ناکاتە 1,525,000. ئەکرێ هەردووچیان لە هەمان کاتدا ڕاست بن؟ نەخێر، پێویست ناکات زانە و پرۆفیسۆری بیکاری بێت بۆ ئەوەی وەڵامی ئەم پرسیارە بزانێت. ئەگەر پرسیارت لێ بکەم کە کامیان ڕاستە، ئەگەر بیرکاریش نەزانیت پێویستە حاسیبەکەت دەربێنی و حیسابی کەیت. بەڵام ئەگەر لۆجیکی بێت و زانستی و عەقڵانە بیر بکەیتەوە، ئەوە یەکێک بڵێ ئەکاتە 1,525,000، یەکی تریش بڵێ ناکاتە 1,525,000. ئەگەر حاسیبەشت لا نەبێت بیرکاریش نەزانیت، لەوە دڵنیای کە هەردووچیان ناکرێت بە یەکەوە ڕاست بن. بۆ ئەوەی بزانیت کام مامۆستایەیان ڕاستە چێ ڕاستە، ئەبێ حاسیبەکەت دەربێنی و پەنجە بنەی بە دوگمەکانە و ئینجا وەڵام بیتەوە کە یەکەمیان یان دووەمیان ڕاستە. باشە لەمەدا هەمووتان لەگەڵمان، بێگومان بەڵێ بڕواناکەم کەس لەگەڵ ئەمەدا نەبێت. ئەکرێ هەردووچیان بە یەکەوە ڕاست بن؟ وەڵامەکە نەخێرە. بەڵام کام مەزهەبەیان ڕاسترە؟ وەڵامەکە چییە؟ بێگومان هەمان وەڵامە. پێویستە بۆ وەرگرتن و زانینی ئەو وەڵامە لێکۆڵینەوە بکەین و لە سەرچاوە ڕاستەکانی شەرعدا بگەڕین و بکۆڵینەوە. سەرچاوە ڕاستەکانیش یەکەم بریتیە لە قورئان، ژمارە 2 بریتیە لە فەرموودە. لەبەر ئەوەی ئێستا لەم پرسیارەدا کە دەپرسین کام مەزهەب ڕاست و دروستە، حەنەفی یان شافعی، زۆربەی کەس لەوانەیە وەڵامەکەی نەزانێت، چونکە بە دوای وەڵام نەگەڕاوە و لە قورئان و فەرموودە لێکۆڵینەوەی نەکردووە. ئەگەر قورئان بخوێنینەوە لە سوورەتی ئەلمائیدە ئاەتی 6 الله سبحانه وتعالى دفرمي يا أيها الذين آمنوا
وإذا قمتم إلى الصلاة فاغسلوا وجوهكم وأيديكم إلى المرافق وامسحوا برؤوسكم وأرجلكم إلى الكعبين وإن كنتم جنبا فاطهروا وإن كنتم مرضى أو على سفر أو جاء أحد منكم من الغائط أو لامستم النساء فلم تجدوا ماء فتيمموا صعيدا طيبا فامسحوا بوجوهكم وأيديكم منه ما يريد الله ليجعل عليكم من حرج ولكن يريد ليطهركم وليتم نعمته عليكم لعلكم تشكرون. واتا أي أواني باورتان هناوا کاتێک هەستان بۆ نوێژ دەم و چاوتان بشۆن و دەستەکانیشتان تا ئانیشکتان دەستی تەڕبێنن بەسەرتانە قاچەکانیشتان بشۆن تا قوڵەپێ و تا پێش نوێژ ئەبێ دەست نوێژ بشۆیت و ئەگەر لەشتان گران بوو ئەوە خۆتان خاوێن بکەن خۆتان بشۆن. ئاەتەکە بەردەوام ئەبێت و ئەفەرموێت ئەگەر نەخۆش بوون یا لە سەفەردا بوون یا لە دوای دەست بە ئاو گەیاندن یا بەر ئافرەتێک کەوتبوون و ئاوتان دەست نەدەکەوت ئەوە لە جێی ئاو خاکێکی پاک یان خۆڵ بهێنن با ڕوخسار و دەستاندا و تەیەموم بکەن. بۆیە بە پشبەستن بەم ئاەتە کە دەفەرمێ ئەگەر ئافرەتێک بەر تۆ بکەوێت یان تۆ بەر ئافرەتێک بکەوی پێویستە دەستنوێژ بگریت ئەگەر ئاویش نەبوو پێویستە تەیەموم بکەیت یان خۆت بشۆی. خۆشۆردن یا دەستنوێژ یا تەیەموم سێ هەڵبژاردەیە ئەگەر ئاو نەبوو تەیەموم. ئێستا ئەگەر وشەی مەس وەرگرین لە زمانی عارەبیدا و باپەی فەرهەنگەکانی زمان وشەی مەس بە دوو واتا دێت. واتای یەکەم بەرکەوتنی ئاساییە و دووەمیش سەرجێیە. بۆیە ئەم دوو ئیمامە بەڕێزە زانای زۆر مەزم بوون. ئیمام ئەبوو حەنیفە ڕەحمەتی ئەڵڵای لێبێ وای لێکداوەتەوە کە مەبەست لە مەس سەرجێیە هەر بۆیە خۆشۆردن یان تەیەمومەکەش کە لەو ئاەتەدا باسی لێوە دەکات بۆ پاکردنەوەیە لە لەشگرانی سەرجێیەکە نەوەک دەستنوێژ شوشتن. بەڵام پێشەوە شافعی ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لەسەر بێ وای لێکداوەتەوە کە مەبەست لە وشەی مەس تەنها بەرکەوتنێکی ئاساییە هەر بۆیە کاتێک دەستت بەر ئافرەتێک ئەکەوێت دەستنوێژت ئەشکێ و دەبێ دەستنوێژ بشۆیتەوە. کەواتە بەپێی بیرکردنەوەی قوتابخانەی حەنەفی سەرجێیی دەستنوێژ ئەشکێنێ و بەرکەوتنی ئاسایی دەستنوێژ ناشکێنێ. بەڵام بە گوێرەی بیرکردنەوەی قوتابخانەی شافعی تەنانەت بەرکەوتنی ئاساییش بۆ ئافرەت دەستنوێژەکە ئەشکێنێ و دەستنوێژەکە نامێنێ. بەڵام ئێستا چۆن دڵنیابین کە کام واتایەیان ڕاست و دروستە؟ هەر بۆ ئەم مەبەستە دوو ڕێگە دەگرینە بەر. یەکەم هەر لە ناو قورئان دەگەڕین و واتای وشەکە لە شوێنەکانی تری قورئانەوە وەردەگرین. دووەم بە سوودوەرگرتن لە فەرمودەکانی پەیامبەر صلی الله علیه وسلم هەوڵ ئەدەین واتای تەواوەتی وەربگرین. کاتێ بە ئاەتەکانی تردا ئەگەڕین دەبینین لە سوورەتی ئالی عیمران ئاەتی 47دا وشەی مەس لەوێش هەیە. باسی چیرۆکی مەڕیەمە کاتێ جوبرائیل هات و پەیامەکەی پێداوتی کە تۆ کوڕێکت ئەبێ. وەڵامەکەی مەریەم لە سوورەتی ئالی عیمران ئاەتی 47 ئەوە بوو کاوتی چۆن منداڵم ئەبێ لە کاتێکدا دەستی هیچ پیاوێکم بەرنەکەوتووە و توخنم نەکەوتووە. دەبینین هەمان ڕەجی وشەی مەس لەم ئاەتەشدا بوونی هەیە. ئێستا کەسی تێگەیشت و زۆر بە ئاسانی لەوە تێدەگات. کاتێ مەریەم دەڵێت چۆن منداڵم ئەبێ لە کاتێکدا هیچ پیاوێک بەرم نەکەوتووە. لێرەدا مەبەست لە دەست بەرکەوتن سەرجێیە چونکە تا سەرجێیی نەکرێت منداڵیش نابێت. واتە لێرەدا وشەی مەس با واتای سەرجێیی دێت نەک بەرکەوتنی ئاسایی
چونکە ئەگەر یەکێ بە ئاسایی دەست لە ئافرەتێکەوە بات منداڵی نابێت، بەڵام بە جۆرەکەیتر هەڵی ئەوە ئەبێت کە منداڵی ببێت، بۆیە ئەڵێ چۆن منداڵم ئەبێ کە هیچ پیاوێک بەرم نەکەوتووە. لە وەڵامی ئەمەش پێی دەوترێت کاتێخوا شتێکی بوێت ئەفەرموێت ببە ئەبێت. تا ئێرە ئەڕوونە ئەگەر کەسێک هەر نەهاتە قەناعەت و گومانی لەوە تاکەی هەبوو، ئەوە ناچار پەنا دەبین بۆ سەرچاوی دووەم کە فەرموودە ڕاستەکانی پەیامبەرە صلی الله عليه وسلم. لە بەرجی یەکەمی کتێبەکەی ئەبوو داود لە بەشی هەفتای نوێژدا فەرمودەیەکی ڕاست هاتووە کە دەجێڕێتەوە. عائیشە ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێبێت ئەڵێت جارێک پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێ لە خێزانەکانی ماچ کردو چوو بۆ نوێشکردن، دەست نوێژیشی نەگرت. بۆیە عوڕوە لە دایکمانی پرسی ئەبێ ئەو یەکە کێ بێ جگە لە تۆ؟ دایکمان عائیشەش ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لەسەر بێ پێکەنی، وەک ئەوەی دەری خات کە بەڵێ ئەوی ماچ کردووە. و بێگومان ئەم فەرمودەیەش لەلایەن زانایانی فەرمودە ناسەوە بەڕاست دانراوە و شێخ ناسڕەدین الئەلبانیش ئەوەی دووپات کردوتەوە. ئەمە دەری ئەخات کە بەرکەوتنی ئاسایی دەستنوێش ناشکێنێت. زۆر فەرمودەی ڕاستی لەم شێوەمان هەن کە دووپاتی ئەکەنەوە بەرکەوتنی ئاسایی دەستنوێژ ناشکێنێت. تەنانەت ئەگەر فەرمودەی ڕاستی بوخاری بخوێنینەوە لە بەرجی یەک باس کراوە کە عایشە ئەیجێڕێتەوە کە من لە نێوان پێغەمبەر و قیبلەیا بووم کاتێ پێغەمبەر صلی الله عليه وسلم نوێژی ئەکرد. پێش ئەوەی بچێتە سوجدە پاڵی ئەنا بە قاچمەوە و منیش قاچم لا ئەبرد. مانای وایە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستی بەرقاچی عائیشە ئەکەوێت و بەردەوامیش ئەبێت لە نوێژکردن. ئەمەش ئەوە دەسەلمێنێت کە بەرکەوتنی ئاسایی دەستنوێژ ناشکێنێت. ئێستا ئەپرسم کامیان ڕاستە؟ بۆچوونی پێشەوە ئەبوو حەنیفە یان بۆچوونی پێشەوە شافعی؟ لەم بارەدا بۆچوونی پێشەوە ئەبوو حەنیفە ڕاستە، چونکە بۆچوونی ئەو لەگەڵ قورئان و فەرمودەی ڕاستدا یەک ئەگرێتەوە و پاڵپشتی ئەکات. یەکێک ئەپرسێت مەبەستت ئەوەیە پێشەوە شافعی هەڵە بووە؟ سیرکەن ئێمە ڕێز لە پێشەوە شافعی ئەگرین، بەڕێزە لامان وە خۆشمان ئەوێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرموێت هەر زانایەک فتوایەک بدە یان بۆچوونێکی هەبێ ئەگەر ڕاست بێ دوو پاداشت وەرئەگرێ، بەڵام ئەگەر هەڵە بێ یەک پاداشت وەرئەگرێ. جا من ناڵێم کە پێشەوە شافعی زیرەک نەبووە، بەڵکو زۆر زیرەک بووە، زۆر زانیاری هەبووە، بەڵام ئەبێ بزانین کە لە سەردەمی پێشەوە ئەبوو حەنیفە لەگەڵ پێشەوە شافعی هەموو فەرمودەکان کۆنەکرابوونەوە. کۆکردنەوەی فەرمودەکان پێشتر دەستی پێکرده بوو، بەڵام دواتر تەواو کرا. بۆیە لەوانەیە ئەم فەرمودەی ئەبوو داود بەرجی یەک بەشی حەفدا ژمارە 179 هەروەها فەرمودەی صحیحی بوخاری بەرجی یەک ژمارە 519 نەگەیشتە بن بە پێشەوە شافعی. بۆیە لەبەر ئەوەی نەگەیشتون پێی ئەو یەکێک لە دوو ماناکەی وەرگرتووە، سەرجێیی یان بەرکەوتنی ئاسایی، کە بەرکەوتنی ئاسایی وەرگرتووە نەک بەهۆی ئەوەی کە زیرەک نەبووە، بەڵکو بەهۆی ئەوەی کە ئەم فەرمودانەی پێنەگەیشتووە. بۆیە بە پشتبەستن بە زانیاریەکانی ئەو کە پشتی بە قورئان بەستووە ئەکرێ هەردوو ماناکەی هەبێ کە یەکێکیانی وەرگرتووە، نەک ئەوەی بەمەبەست هەڵەی کردبێ. ئێمە ئەڵێین دەکرێت ئەم فەرمودانەی پێنەگەیشتە بن. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. با پرسیارێکی تر بکەم، ئایا لە نوێژدا لە نوێژێکی دەنگبەرز وەک نوێژی بەیانی ئێوارە و خەوتنان لە دوای ئەوەی ئیمام سوورەتی ئەلفاتیحە تەواو ئەکات بە گوێرەی مەزهەبی حەنەفی ئایا نوێژ خوێنەکان پێویستە بە دەنجی بەرز بڵێن ئامین یاخود نا؟ بە بۆچوونی پێشەوە ئەبوو حەنیفە بە گوێرەی مەزهەبی حەنەفی پێویست ناکا بە دەنجی بەرز بڵیت ئامین، بەڵام بە بۆچوونی پێشەوە شافعی وەڵامەکەی بەڵێ و پێویستە بە دەنجی بەرز ئامین بکەیت. ئاسانە هەموو کەسێ ئەیزانێ لە مەزهەبی حەنەفیدا پێویست ناکە بە دەنجی بەرز بڵین ئامین،
لە مەزهەبی شافعیدا پێویستە بە دەنجی بەرز بڵین ئامین لە نوێژی بەیانی و ئێوارە و شێواندا. ئێستا کامیان ڕاستە؟ بۆ وەڵامی ئەم پرسیارە پێویستە بچین بۆ لای قورئان و لەوێ بە دوای وەڵامدا بگەڕین. بەڵام هیچ ئاەتێک لە قورئاندا نادۆزینەوە کە بفەرموێت پێویستە بە دەنجی بەرز بڵین ئامین یاخود نا. بۆیە ئەچینە لای سەرچاوەی دووەم کە فەرموودە ڕاستەکانن. ئێستا کاتێکە سەیری فەرموودە ڕاستەکان دەکەین دەبینین لە سەحیحی بوخاریدا باس کراوە لە بەرجی یەک پەرتووچی ئاذان فەرموودەی ژمارە 780 پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرموێت کاتێ ئیمام لە پاش خوێندنی ئەلفاتیحە بە دەنجی بەرز ئەڵێت ئامین ئێوەش بڵێن ئامین چونکە فریشتە لەم کاتەدا ئەڵێن ئامین. ئەگەر ئامینی نوێش خوێن و فریشتەکان ڕێک بکەوێتە یەک کات ئەوە خوای گەورە لە گوناهی لەوە و پێشی نوێش خوێنەکان خۆش دەبێت. فرمودەیەکی تر لە صحیحی بوخاری بەرجی یەک پەرتووچی ئاذان ژمارە 781 دا هەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرموێت ئەگەر ئامینی هەر کەسێکتان یەک بگرێت لەگەڵ ئامینی هەر کام لە فریشتەکان هەموو گوناهەکانی پێشتری ئەسڕێتەوە. لە صحیحی بوخاری بەرجی یەک پەرتووچی ئاذان ژمارە 782 پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرموێت دوای ئەوەی ئیمام ئەڵێت غەیری المەغضوب عەلەیهم وەلا الضالین بەدەنجی بەرز بڵێن ئامین. و ئەگەر ئامینەکەتان یەک بگرێت لەگەڵ ئامینی فریشتەکان هەموو گوناهەکانتان ئەسڕێتەوە. ئێستا ئاماژەم با سێ فەرمودەی صحیحی پێشەوە بوخاریدا کە ئەوە دەسەلمێنێت کە پێویستە بە دەنجی بەرز بڵێ ئامین لە دوای سوورەتی ئەلفاتیحە. وەلانی کەم لەم بارەوە 6 فەرمودەش هەیە لە صحیحی موسلیمدا. ئەگەر صحیحی موسلیم بخوێنینەوە بەرجی یەک پەرتووچی سەڵاه فەرمودەی 811 بۆ 816 کە 6 فەرمودەی صحیحی موسلیمە کە ئاماژە بۆ ئەوە دەکەن پێویستە بە دەنجی بەرز بڵین ئامین. واتە 9 فەرمودەی ڕاست و جێمتمانە لە هەردوو صحیحی پێشەوە بوخاری و موسلیمدا هەن کە ئاماژە بەوە دەکەن پێویستە بە دەنجی بەرز بڵین ئامین. ئێستا ئەپرسم کامیان ڕاستە؟ مەزهەبی حەنەفی یاخود مەزهەبی شافعی؟ بێگومان لەم بارەدا مەزهەبی شافعی، چونکە پێویستە وتە و فتوای چێ لەگەڵ قورئان و فەرمودایەکی گرت و هاتەوە ئەوە گوێڕەیاڵی ئەوە ببین. ئێستا با بچینەوە سەرەتا وا دانێن ناموسڵمانێک ئەبێ بە موسڵمان وەلێم ئەپرسێ زاکیری برام ئەگەر ئافرەتێک بەقەدەر بەرم کەوێ یا بە پێچەوانەوە کە دەستنوێژم هەبێ دەستنوێژەکەم ئەمێنێ یان نا؟ منیش لێی بپرسم جارێ باوکی تۆ حەنەفیە یا شافعی؟ چونکە زۆربەی موسڵمانان موسڵمان بوون و مەزهەبەکانیان لە باوانەوە بۆیان ماوەتەوە. بۆیە تا نەزانم لەسەر چ مەزهەبێکی ناتوانم وەڵامت بدەمەوە. بەڵام ئەو باوکی موسڵمان نییە، ئەی چی بکەین لەم کاتەدا؟ بۆیە وەڵامدانەوە ئەبێ بەپێی قورئان و فەرمودەی صحیح بێ. کاتێکیش لە قورئان و فەرمودەی صحیح ئەکۆڵینەوە بۆمان دەرئەکەوێ کە دەستنوێژەکە ناشکێ بەبێ پشبەستن بەوەی کە ئەم کەسە لە چ دۆخێکەوە هاتووە و سەر بە چ مەزهەبێکە. یان یەکێک بێت و پێم بڵێ سەیر کە زاکیری برام پێشەوە حەنەفی پێستی چەور بووە بەڵام پێشەوە شافعی چەوری پێوە نەبوو، بۆیە دەستنوێژی حەنەفی ناشکێ بەڵام دەستنوێژی شافعی ئەشکێ. ئەگەر کەسێک هۆکارێکی زانستیم باتێ لەوانەیە بیرێکی لێ بکەمەوە. ئەجینا لەم جۆرەشتانە زانستی و لۆجیکی نین کە پێستی پێشەوە حەنەفی جۆرێک بوو بێت و پێستی پێشەوە شافعی جۆرێکی تر. پێویستە بگەڕێینەوە لای خوا و پێغەمبەرەکەی، کاتێکیش لێی ئەکۆڵینەوە لە قورئان و فەرمودەی صحیح و وەڵامەکەمان دەست ئەکەوێ. پرسیاری دووەم زاکیری برام تۆ وتت ئەبێت با دەنجی بەرز بڵین ئامین، بەڵام پێشەوە حەنەفی دەڵێت ئەبێت با دەنجی نزم بێت، یانی تۆ زیرەکتری تا پێشەوە حەنەفی؟ نا پەنا دەگرم بەخوا من شتی وام نەوتووە.
پێشەوە ئەبوو حەنیفە زانایەکی بەرز و بەڕێز بووە. خۆشمان ئەوێ ڕێزی ئەگرین، بەڵام نەک ئەوەی بە مەبەست هەڵەی کردبێ. بەڵکو لەوانەیە ئەم فەرمودانەی کە باسم کردن لە صحیحی بوخاری بەرجی 1 ژمارە 781 و 782 هەروەها فەرمودەی صحیحی مسلیم بەرجی 1 ژمارە 811 بۆ 816 لەوانەیە پێی نەگەیشتە بن. هەر وەکو پێشتر پێم وتن کاتێکە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ژیانە بوو بە چاودێری خۆی سوپاس بۆ خوا نووسینەوەی قورئان تەواو بووە. ئەوە نەشی پەیوەندی بە قورئانەوە هەبێ بۆ چوونی جیاواز نییە، بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم هانی کەسی نەداوە کە فەرمودە بنووسێتەوە لە ترسی ئەوەی نەوەک تێکەڵی قورئان ببێ. دواتر لە پاش وەفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێ خەڵک شتی ئەوت بەناوی پێغەمبەرەوە و هەر یەکە و لە خۆی وتەی بەناوی پەیامبەرەوە هەڵدەبەست هی ئەویش نەبوون، بۆیە بیریان کردەوە کە لێی بکۆڵنەوە کە قسەی پێغەمبەرە یاخود نا. بۆیە کۆکردنەوەی فەرمودە لە پاش وەفاتی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم دەستی پێکرد. هەروەها لە کاتی ئەم چوار پێشەوە بەڕێزەیە: پێشەوە ئەبوو حەنیفە، پێشەوە مالیک، پێشەوە شافعی، پێشەوە ئەحمەدی بن حەمبەل، ئەڵڵا لە هەمویان ڕازی بێت. هێشتا کۆکردنەوەی فەرمودە بەردەوام بووە، تەواو نەکرابوو. دواتر پێشەوە بوخاری هات، پاشان پێشەوە مسلیم، ئەبوو داود، ترمذی. دواتر پاش وەفاتی چوار پێشەوە بەڕێزەکە زیاتر ڕێخستنیان بۆ کرا. بۆیە بەپێی ئەو زانیاریانەی هەیان بوو بۆ چوونی خۆیان ئەوت: یەکێک لێم ئەپرسێ زاکری برام، یعنی تۆ لە ئەبوو حەنیفە زیرەکتری؟ زاکری برام، یعنی تۆ لە پێشەوە شافعی زیرەکتری؟ ئەڵێم نەخێر، بەراورد بەوان هەر هیچ نین. ئەوان زۆر نزیکتر بوون لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم. ماشە ئەڵڵا لە زانستەکەیان ناتوانین بەراوردی ئیمانەکەیان بکەین لەگەڵ ئەوانەی ئەمڕۆ ئەژین، بەڵام پێویستە بزانین هەروەکو باسم کرد کە کاری کۆکردنەوەی فەرمودە بەردەوام بووە. لەبەر ئەوە هەر چوار پێشەواکە فەرمویانە کە هیچ مسلمانێک ناتوانێ بڵێ هەموو فەرمودە سەحیحەکان ئەزانێ و لایەتی. بەڵام ئەمڕۆ لەبەر ئەوەی سەردەمی زانست و تەکنەلۆجیایە ئەمە ئەمڕۆ، بەڵام لەو سەردەمەیە لە سەردەمی پێشەواکاندا ئەگەر یەکێ بیویستایە فەرمودەیە کۆبکاتەوە ئەبوو بە سەدان و هەزاران کیلۆمەتر بگەڕێ، ئەشبوو بیان نووسێتەوە، ئامێری زیرەک نەبوو. ئەمڕۆ ئامێری زیرەک هەیە، فاکس هەیە، ئیمێل هەیە. لەو پەڕی جیهانەوە ئەتوانی فاکس بۆ ئەمریکا بنێری، ئیمێل بنێری، چەند چرکەیەکە و لەوەیە. لەو سەردەمەیە زانست و تەکنەلۆجیا پێشکەوتوو نەبوون، بەڵام ئەمڕۆ ئەگەر هەموو فەرمودە سەحیحەکانت بووێت ئەتوانیت بیخەیتە سەر دیسکێک. هەموو بوخاری لە دیسکێکە، بوخاری و مسلیم 1 ملیۆن فەرمودە بۆ 1 دیسک. صحیح و ضعیف و مەوضوع جیاو کراونەتەوە. بۆیە لەبەر ئەوەی ئەمڕۆ زانست و تەکنەلۆجیا پێشکەوتون، بۆ ئێمە فەرمودە زۆر ئاسان پەیدا ئەبێ بەراورد بە سەردەمی ئەم زانە پایەدارانە. بۆ نمونە ئەمڕۆ کە خوێندکارێک بە کالۆریۆسی هەیە لە زانستە، لەوانەیە لە ڕووی زانیاری زانستیەوە زانیاری لە ئیسحاق نیوتن زیاتر بێ. کاتێک کتێبەکەی نووسی 100 کاریگەرترین کەسایەتی لە مێژووی مرۆڤایەتیدا پێغەمبەری صلی الله عليه وسلم خۆشەویستمانی خستۆتە یەکەم، دووەمیش ئیسحاق نیوتن. بەڵام ئەگەر یەکێ بێت و لێم بپرسێ وای دانێ کوڕەکەی تۆ بە کالۆریۆسی هەیە لە زانستدا یان خۆت بە کالۆریۆست هەیە، اینجا بپرسیت تۆ لە ئیسحاق نیوتن زیرەکتری سیرکەن. لەوانەیە زۆر شت هەبێ تۆ بیزانی کە ئیسحاق نیوتن نەیزانی بێتن، بەڵام لە ڕووی زانستەوە ئەو مێشکەی کە ئیسحاق نیوتن هەیبووە تەنانەت ئەوانەی خەڵاتی نۆبڵیش وەرئەگرن نیانە. ئیسحاق نیوتن مێشکێکی بەتوانە و زیرەکیەکی هەبووە بە گوێرەی ئەو سەرچاوانەی کەلای بووە، بۆیە بە باشترین زانای مرۆڤایەتی دانراوە. بەڵام ئەمڕۆ هەر کەسێ بە کالۆریەسی لە زانستدا هێنابێ یان هەر کەسێ لەوانەیە زانیاری زیاتر بێ لە ئیسحاق نیوتن یان هەموو یاساکانی نیوتن بزانێ،
هەڵەکانی نیوتنیش ڕاست ئەکاتەوە نەک خۆی کردبێتی بەڵکو لەگەڵ کاتدا زانایتر هاتوون و هەڵەکانی نیوتنیان ڕاست کردوتەوە بۆ کەسێک کە بە کالۆریۆسی زانستی هەبێ یان هەر کەسێ لەوانەیە زانیاری لە نیوتن زیاتر بێ بەڵام ئەمە وای لێ ناکات کە لە نیوتن زیرەکتر بێت بە هەمان شێوە ئەمڕۆ کە بە ئاسانی لێکۆڵینەوە لە فەرموودە ئەکەین بەهۆی زانە بەرزەکانیەوە وەک پێشەوە بوخاری پێشەوە موسلیم و زاناکانی تر تاوەکو سەردەمی ئەمڕۆمان بۆ ئێمە ئاسانە کە بزانین فەرموودەیەک سەحیحە یان نا بەهۆی زانست و تەکنەلۆجیاوە نەک ئەمە مانای وابێ ئێمە بەرزتر بین لە پێشەواکان یان ئێمە زیرەکتر بین نا بە هیچ شێوەیەک من ناتوانم وا بڵێم کەسیش پێویست ناکات وا بڵێت نەک ئەوەی ئێمە زیرەکتر بین بەڵکو بەهۆی زانست و تەکنەلۆجیاوە زانیاریەکان زۆر ئاسانتر دەست ئەکەون بۆیە ڕێگەم بن خاڵەکەتان بۆ ڕوونکەمەوە زۆر بەڕوونی لەبەر ئەوەی ئەڵێم بابەتەکە هەستیارە ڕێز لە هەر چوار پێشەواکە ئەگرین زانای بەرز بوون خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات چارەسەر بۆ یەکبوونی ئومەتی ئیسلام لە یەکێک لە ئاەتەکاندایە کە بەو ئاەتە دەستم بە قسەکانم کرد ئەویش ئاەتی 103 سوورەتی ئالی عیمران کە الله سبحانه وتعالى دفرمي واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا واذكروا نعمة الله عليكم إذ كنتم أعداء فألف بين قلوبكم فأصبحتم بنعمته إخوانا وكنتم على شفا حفرة من النار فأنقذكم منها كذلك يبين الله لكم آياته لعلكم تهتدون واتا بتوندي دس بگرن با گریسی خواو پرتو بلاو مبن گریسی خوا کامیا گریسی خوا بریتیە لە قورئانی شکۆدار و فرمودەکانی پەیامبەر صلى الله عليه وسلم الله سبحانه وتعالى ئەفەرموێت بەتوندی دەست بگرن با گریسی خواوە و پەرت و بڵاو مەبن بەیەکەوە بن و بڵاو مەبنەوە دوو جار جەخت ئەکاتەوە لە چەندین شوێنە ئەفەرموێت گوێڕەیاڵی الله بن و گوێڕەیاڵی پێغەمبەر بن الله لزور شوينا ام داوية لا مسلمانان اكاد لا زياتر لبيس آياتي قرآني بيروز الله افرميت جويريالي الله بن هروها جويريالي پیغمبر بن كآياتكانيش بريتين لا لسورة آل عمران جمارسي آياتي سيودو لسورة آل عمران جمارسي آياتي صدو سيودو لسورة النساء ژمارە 4 ئاەتی 13 لە سوورەتی النساء ژمارە 4 ئاەتی 59 لە سوورەتی النساء ژمارە 4 ئاەتی 69 لە سوورەتی النساء ژمارە 4 ئاەتی 8 لە سوورەتی المائیدە ژمارە 5 ئاەتی 92 لە سوورەتی الأنفال ژمارە 8 ئاەتی 1 لە سوورەتی الأنفال ژمارە 8 آيتي 20 لسورة الأنفال جمارة 8 آيتي 136 لسورة التوبة جمارة 9 آيتي 70 لسورة النور جمارة 24 آيتي 37 لسورة النور جمارة 24 آيتي 52 لسورة النور جمارة 24 آيتي 54 لسورة الأحزاب ژمارە 33 ئاەتی 31 لە سوورەتی الأحزاب ژمارە 33 ئاەتی 33 لە سوورەتی محەممەد ژمارە 47 ئاەتی 33 لە سوورەتی الفتح ژمارە 48 ئاەتی 17 لە سوورەتی الحجورات ژمارە 49 ئاەتی 14 لە سوورەتی المجادلە ژمارە 58 ئاەتی 13 لسورة التغابن جمارة 64 آية 12 الله سبحانه وتعالى لا قرآن
ئەفەرموێت لە سوورەتی الأنعام ژمارە 6 ئایەتی 159 إن الذين فرقوا دينهم وكانوا شيعا لست منهم في شيء إنما أمرهم إلى الله ثم ينبئهم بما كانوا يفعلون واتە بەڕاستی ئەوانەی ئاینەکەیان بەشبەش کرد و بوونە دەستە و پارچە پارچە بڕوایان بە هەندێکی قورئان هەیە و هەندێکی تری پشتگوێ دەخەن ئەوە لە هیچ شتێکدا تۆ لەوان نیت بەڵکو تۆ لەوان بەریت بەڕاستی ئەوانە کاروباریان بۆ لای ئەڵڵایە و تۆڵەی لادانیان لێ دەسێنێتەوە لەوە و دوا هەواڵی هەموو ئەو کار و کردەوانەیان پێدەدات کە ئەنجامی دەدەن با پێغەمبەر ئەفەرمێت تۆ لە هیچ شتێکان لەوان نیت و کاروباری ئەوان بۆ لای خوایە و ئەو هەواڵی کار و کردەوەکانیان پێدەدات واتە لایەن دروستکردن و خۆجیاکردنەوە لە ئاینی ئیسلامدا حەرامە قەدەغە کراوە و ئەمە لە زۆر شوێنی قورئانە باس کراوە خوا ئەم پەیامە دووبارە ئەکاتەوە لە سوورەتی الڕۆم ئایەتی 31 و 32 أفرموه منيبين إليه واتقوه وأقيموا الصلاة ولا تكونوا من المشركين من الذين فرقوا دينهم وكانوا شيعا كل حزب بما لديهم فرحون وتا لوانەی کە ئاینەکەیان بەشبەش کردووە و بوونەتە چەندەها گرۆه و دەستا بڕوایان بە هەندێکی هەیە و بڕوایان بە هەندێکی نییە و کوێرانە شوێن ڕابەرەکەیان دەکەون هەر گڕۆ و پارتێکیش دڵخۆش بە بەرنامە و نەخشە و پلانی خۆیان وا دەزانن چاکترین ڕێبازیان گرتۆتە بەر ئەڵڵا ئەم پەیامە دووبارە ئەکاتەوە لە سوورەتی المؤمنون آيتي 53 بو 54 دفرموه فتقطعوا أمرهم بينهم زبرا كل حزب بما لديهم فرحون فذرهم في غمرتهم حتى حين واتا بەڵام زۆربەی خەڵکی بیر و بۆ چوونی خۆیان بەشبەش و پارچە پارچە کرد لە بەرنامەی یەکخواناسی لایەندا هەموو دەستە و تاقمێک بەو بەرنامە و نەخشەی هەیانە دڵخۆشن جاوازیان لێ بهێنا باتا ماوەیەک لە گومڕایی و سەر لێ شێواوی و سەرگەردانی خۆیاندا گیر بخۆن و لە سوورەتی ئەششوڕا ئایەتی 13 بۆ 14 دووبارەی دەکاتەوە الله سبحانه وتعالى دفرمه شرع لكم من الدين ما وصى به نوحا والذي أوحينا إليك وما وصينا به إبراهيم وموسى وعيسى أن أقيموا الدين ولا تتفرقوا فيه كبر على المشركين ما تدعوهم إليه الله يجتبي إليه من يشاء ويهدي إليه من ينيب وما تفرقوا إلا من بعد ما جاءهم العلم بغيا بينهم ولولا كلمة سبقت من ربك إلى أجل مسمى لقضي بينهم وإن الذين أورثوا الكتاب من بعدهم لفي شك منه مريب واتا الرێبازی ئاین و بەرنامەی ژیانی بۆ داناون ئەوەی کە فەرمانی پێکردووە بە نوح هەر بەو شێوەیە قورئانیشی بۆ تۆ ئەی محەممەد صلى الله عليه وسلم وحی و نیگا کردووە و بە ئیبراهیم و موسا و عیساشمان ڕاگەیاندووە کە ڕێبازی ئاین و یەکخواناسی بەرنەدەن و لەسەری پایەدار بن ئەم بانگەوازە ڕاست و دروستە زۆر بەلای بتپەرست و خوانەناسەکانەوە گران و زەحمەتە بەڵام خوای داناخۆی کەسانی شایستە هەڵدەبژێرێت بۆ گەیاندنی ئاینەکەی و ڕێنمونی خەڵکانێک دەکات کە بگەڕێنەوە بۆ لای بەرنامەکەی با پەرستن و ئەنجامدانی کاروکردەوەی چاک میلەتانی پێشوو بەتایبەت گاوڕ و جوولەکە جیاوازی و کێشە و دووبەرەچی نەکەوتە نێوانیان مەگەر لە دوای هاتنی زانست و زانیاری تەواو بۆیان
کە لەبەر حەسادەت و ستەمکاری و لادانیان لا ڕاستە ڕێگا بۆیان دروست بوو. خۆ ئەگەر بڕگاری پێشووتر لەلایەن پەروەردگارتەوە نەبوایە کە تا کاتێکی دیاریکرا و مۆڵەتی داون ئەوە فەرمانی تیاچوونیان دەردەکرا. بێگومان ئەوانەی کابوونە میراتگیری کتێبی خوا و گەیەندرا بەدەستیان لانەوەکانی داهاتوو کەوتنە گومان و دوودڵیەوە، خەڵکیشیان خستە گومانەوە دەربارەی. هەروەها زۆر ئایەتی تر هەیە لە قورئانی پیرۆز کە ئەفەرموێت لایەن دروست مەکەن، بۆیە لایەن دروستکردن لە ئاینی ئیسلامدا حرامە، ڕێگە پێنەدراوە، وەک لەو چوار بەڵگەیەی کە پێمدان ئاماژەی پێکراوە و چەندانی تریش هەن. بەڵام کاتێ لە موسڵمانێک ئەپرسین چیت سربەچیت، هەندێک ئەڵێن من حەنەفیم، هەندێک ئەڵێن من شافعیم، هەندێک ئەڵێن من حەمبەلیم، هەندێک ئەڵێن من سەلەفیم، هەندێک ئەڵێن من ئەهلی حەدیثم. ئەی پێغەمبەرە خۆشەویستەکەی ئێمە چی بوو؟ حەنەفی بوو، مالیکی بوو، شافعی بوو، حەمبەلی بوو، ئەهلی حەدیث بوو، سەلەفی بوو، چی بوو؟ الله سبحانه وتعالى لا سورة آل عمران آية 67 دفرموه ما كان إبراهيم يهوديا ولا نصرانيا ولكن كان حنيفا مسلما وما كان من المشركين. واتا ئیبراهیم نەجوولەکە بوو نەگاور بوو، بەڵکو ئیمانەکەی ڕاست بوو، موسڵمان بوو. هەروەها الله سبحانه وتعالى أفرميت لا قرآن لا سورة آل عمران آية 42 وإذ قالت الملائكة يا مريم إن الله اصطفاك وطهرك واصطفاك على نساء العالمين. واتا شوين كوتواني عيسى وتيان إمام مسلمان. ولا سورة الحج جمارة 22 آية 78 الله سبحانه وتعالى دفرميت وجاهدوا في الله حق جهاده هو اجتباكم وما جعل عليكم في الدين من حرج ملة أبيكم إبراهيم هو سماكم المسلمين من قبل وفي هذا ليكون الرسول شهيدا عليكم وتكونوا شهداء على الناس فأقيموا الصلاة وآتوا الزكاة واعتصموا بالله هو مولاكم فنعم المولى ونعم النصير. واتا بردوام تێبکۆشن لە پێناوی خوددا بەو شێوەیەی شایستەیەتی ئەو زاتە هەڵی بژاردون و هیچ جۆرە گرانیەکی لەسەرتان دانەناوە. ڕێوشوێنی ئیبراهیمی باوانتانە کە هەر پێشتر خوای گەورە ناوی ناون موسڵمان و لەم قورئانەشدا بە موسڵمان ناوی بردوون تا پێغەمبەر ببێتە شایەت بەسەرتانەوە و ئێوەش ببنە شایەت بەسەر خەڵکیەوە کەواتە نوێژەکانتان بەچاچی ئەنجام بدەن. کەواتە خوا ئەفەرموێت کە ئێمەی شوێنکەوتەی بەرنامەکەی لەم قورئانە و لا پێشتریشدا تەنها بە موسڵمان ناو بردوون، بۆیە خوا بە موسڵمان ئێمەی ناو بردووە. و لە زۆر شوێنی قورئانە ئاماژە بەمەدراوە و ئەتوانین بە چاوی خۆمان بیبینین کە خوا پێمان ئەفەرموێت بە خۆتان بڵێن موسڵمان. خوا ئەفەرموێت لە سوورەتی الفصیلەت ژمارە 41 ئایەتی 33 دەفەرموێ ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. واتا چه باشتر لوي کە بانگهێشت ئەکا لە ڕێگەی خوا کاری دروست ئەکا و ئەڵێت کە من موسڵمانم. لێرەیە خوا نافەرموێت بڵێن من حەنەفیم یا شافعیم یا حەمبەلیم یا مالیچیم یا سەلەفیم یا ئەهلی حەدیثم. خوا ئەفەرموێت بڵێ کە من موسڵمانم. و لە سوورەتی ئەززومەڕ ئایەتی 12 خوا پەیامەکەی دووبارە ئەکاتەوە و ئەفەرموێ وأمرت لأن أكون أول المسلمين. واتە
بڵێ فەرمانم پێکراوە کە یەکەم کەس بم لە موسڵمانان و خۆم دابنێم لا پێناو ئەڵڵایە. یەکەم پەیام کامەیە؟ ئەو پەیامە کامەیە کە پێویستە هەمومان لا دەوری کۆب بینەوە و لا سەری کۆک بین. کەس نەپەرسترێت جگە لە ئەڵڵا و هیچ هاوڵێکی بۆ بڕیار نەدەین. هیچ لایەکمان لاکەی تریان لا جیاتی ئەو زاتە نەپەرستین. ئەگەر سەرپێچیان کرد بڵین ئێوە شاید بن کە ئێمە موسڵمانین، خۆمان داناوە لە ڕێگەی خوایە. ڕاستە ئەو ئاەتە بۆ ناموسڵمانانە، بەڵام ئەکرێت تەنانەت کاتێ قسە بۆ موسڵمانیش ئەکەین و کاتێ کێشەیەک دروست ئەبێ بڵین شایەتی بن کە ئێمە موسڵمانین. ئەڵڵا بەڕوونی ئاماژەی پێ ئەکات لە سوورەتی ئەلحەج ژمارە 22 ئاەتی 78 کە بە موسڵمان ناوی بردوین. و بەلایانی کەمەوە 7 ئاەتی قورئان ئەفەرموێت بە خۆتان بڵێن موسڵمان. قل بڵێن کە موسڵمانن. لە سوورەتی ئەلفوسیلەت ژمارە 41 ئاەتی 33 و لە سوورەتی ئەزومەر ژمارە 39 ئاەتی 12 و لە سوورەتی ئالی عیمران ژمارە 3 ئاەتی 64 و لە سوورەتی ئەلبەقەرە ژمارە 2 ئاەتی 136 و لە سوورەتی ئەلئەنبیا ژمارە 21 ئاەتی 108 و لە سوورەتی ئەلقەسەس ژمارە 28 ئاەتی 53 و لە سوورەتی ئەلعنکەبوت ژمارە 29 ئاەتی 46. بەلایانی کەمەوە لە 7 شوێنە خوا ئەمە ئەفەرموێت بڵێن موسڵمانن. بڵێن کە موسڵمانن کەواتە ئەم جیاوازیە بۆچی و لەکوێوە سەری هەڵداوە. سیرکەن هەر چوار پێشەوە بەڕێزەکە، پێشەوە ئەبوو حەنیفە، پێشەوە مالیک، پێشەوە شافعی، پێشەوە ئەحمەدی کوڕی حەنبەل، هەموویانم خۆش ئەوێ، ڕێز لە هەموویان ئەگرم، هەموویان لەم بەرز و بەڕێزن، زانای مەزن بوون. بەڵام ئەگەر مێژووی ئەم پێشەوە بەڕێزانە بخوێنینەوە ئینجا بەڕاستی تێ ئەگەین کە چیان وتووە. یەکەم پێشەوە ئەبوو حەنیفە لە 701 میلادی لادایک بووە، لە 767 وەفاتی کردووە بە هیجری، 150 هیجری وەفاتی کردووە. بە گوێرەی ئەبوو یوسف کە یەکێک بووە لە خوێندکارەکانی پێشەوە ئەبوو حەنیفە، پێشەوە ئەبوو حەنیفە ئەفەرموێت ئەی یعقوب، بەوانە بگێنە کە بۆچوونەکانم ئەنووسن، ئەمڕۆ لەوانەیە بۆچوونێکم هەبێ و سبەی وازی لێبێنم، سبەی لەوانەیە بۆچوونێکم هەبێ و ڕۆژی دواتر وازی لێبێنم. کەواتە ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لەسەر بێ بە تەنها حەزی بەوە نەبوو کە خەڵکی بۆچوونەکانی بنووسنەوە، ئیلا مەگەر ڕای ئیجماع و تەواوی خوێنکار و زاناکانی لەسەر بوو بێ و پێی ڕازی بوو بن. و بە گوێرەی وتەی یەکێ لە خوێندکارەکانی کە ناوی زوفرە ئەفەرموێت کە پێشەوە ئەبوو حەنیفە فەرموویەتی پێویستە وریابین، ئێمە مرۆڤین، هەڵە ئەکەین. هەروەها زوفەری خوێنکاری وتوویەتی کە پێشەوە ئەبوو حەنیفە فەرموویەتی لە خەڵکی قەدەغە ئەکەم کە بۆچوونەکانم بگوێزنەوە بەبێ پشت و ڕاستکردنەوە و سەلماندنیان بۆ ئەوەی وەکو بڕیار بەکاری بهێنن. ئەگەر زیاتر بخوێنینەوە دەربارەی پێشەوە ئەبوو حەنیفە دەبینین کە پێشەوە ئیبن عەبدولبەڕ کە ئەویش یەکێکە لە پێشەوە بەرزەکان دەفەرموێت کە ئەبوو حەنیفە فەرموویەتی کە ئەگەر فەرمودەی سەحیحتان بینی ئەوە ڕێگەی ژیانی منە، ئەوە مەزهەبی منە. و بەپێی قسەی یەکێکی تر لە خوێنکارەکانی ئەبوو حەنیفە فەرموویەتی ئەگەر هەر فتوایەکی من یان هەر بۆچوونێکی منتان بینی پێچەوانەی کتێبی ئەڵڵا بوو یان وتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەوە بۆچوونەکەی من ڕەتکەنەوە. واتە ئەگەر هەر بۆچوونێکی پێشەوە ئەبوو حەنیفەتان بینی پێچەوانەی خوا و پێغەمبەرەکەی بوو یان پێچەوانەی هەر فەرمودەیەکی ڕاست بوو، ئەوە بێ هیچ گومانێک بۆچوونەکەی ڕەت بکەنەوە. بۆیە کاتێ پرسیارم لێ ئەکەن یان لێم بپرسن لە دوای سوورەتی ئەلفاتیحە بەدەنجی بەرز بڵێم ئامین یاخودنا، لە وەڵامدا ئەڵێم کاتێ ئیمامەکە لە نوێژی بەیانی یا ئێوارە یا شێوان بەدەنجی بەرز بێخوێنێ، پاش ئەوەی وتی غەیری المەغضوب عەلەیهم وەلا الضالین، بەدەنجی بەرز ئەڵێم ئامین.
بۆیە من حەنەفی تەواوم چونکە پێشەوە حەنەفی فەرموویەتی ئەگەر هەر فتوایەکی منتان بینی پێچەوانەی خوا و پێغەمبەرەکەی و فەرموودەیەکی صەحیح بوو ئێوە فتواکەی من ڕەتکەنەوە هەر بۆیە منیش بەگوێی ئەکەم و بەدەنجی نزم ئامین ناکەم و ڕەدی ئەکەمەوە چونکە ئەم بۆچوونەی پێچەوانەی چەندان فەرموودەی ڕاستە بۆیە ئەوە منم کە شوێنکەوتووی ڕاستەقینەی پێشەوە حەنەفیم منم لە 100% حەنەفی مەزهەبم نەک ئەوانەی با نەزانانە و بەبێ زانیاری ئەڵێن ئێمە حەنەفین پاشان با سەرنجی چەند وتەیەکی پێشەوە مالیک بدەین ئیبن وەهاب ئەفەرموێت ڕۆژێک یەکێکات پرسی لە پێشەوە مالیک ئایا لە کاتی دەستنوێژدا ئەبێت دەست بخەین لە بەینی پەنجەکانی پێمان پێشەوە مالیک وتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمەی نەکردووە بۆیە لە سەرتان نییە دوای ئەوەی کەسەکە ڕۆیشت ئیبن وەهاب بە پێشەوە مالیکی وت کە فەرموودەیەک لەسەر ئەوە بوونی هەیە و فەرموودەکەی بۆ جێڕایەوە نەسەبەکەی باس کرد و ناوی ڕاویەکانی هێنا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کاتی دەستنوێژ شوشتندا دەستی خستۆتە بەینی پەنجەکانی قاچی بۆیە پێشەوە مالیک وتی بەڵێ ئەوە فەرموودەیەکی باشە و صەحیحە دوای ئەوە هەر کەسێک پرسیاری لە پێشەوە مالیک دەکرد کە دەست بخەین لە بەینی پەنجەکانی پێمان ئەیوت بەڵێ بیخەن واتە بۆ چوونەکەی یەکەم جاری گۆڕی چونکە هیچ فەرموودەیەکی ڕاستی لەو بارەوە پێنەگەیشت بوو بەڵام کە دواتر فەرموودە ڕاستەکەی پێگەیشت پەشیمان بوویەوە لە بۆچوونەکەی یەکەم جاری و پێشەوە مالیک فەرموویەتی من مرۆڤم و ئەکرێ هەڵە بم ئەکرێ هەڵە بکەم و هەندێک جاریش ڕاست بم بەڵام ئەگەر هەر بۆچوونێکی من پێچەوانەی کتێبی خوا و پێغەمبەرەکەی بوو بۆچوونەکەی من فڕێبن وەک دەزانین کاتێ مەزهەبی مالیکی نوێژ ئەکەن دەستیان ئەهێنە خوارەوە بەڵام لە کتێبەکەی ئەبوو داوت بەرجی یەک فەرموودەی ژمارە 755 و 757 ئەفەرموێت کە ئەبێت لە خوار ناوکەوە دەست بگرین وەلێ هەردوو فەرموودەکە ضعیفن و بەگوێرەی پێشەوە ئەبوو داوت بەرجی یەک حەدیثی ژمارە 756 ئەفەرموێت دەست لەسەر و ناوکەوە بگرن ئەم فەرموودەیان لە دوو فەرموودەکەی پێشووتر پلەی بەهێزیەکەی زیاترە و هەر ئەبوو داوت لە بەرجی یەک فەرموودەی ژمارە 758 ئەفەرموێت لە کاتی نوێژدا دەست ئەگرن لەسەر سنگ و ئەم فەرموودەشی بە بەهێزتر داناوە هەرچەندە فەرموودەیەکی مرسەلە مرسەل واتە شتێک لە بەینەکەیە پەڕیوە و قڕتاوە بەڵام بەگشتی لە تەواوی فەرموودەکانی تری ئەم بابەتە بەهێزترە و ئیبن حوزەیمە فەرموودەیەکمان بۆ دەجێڕێتەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستی لەسەر سنجی ئەگرت کاتێ نوێژی ئەکرد هەرچەندە ئەوەش فەرموودەیەکی مرسەڵە بەڵام لەگەڵ فەرموودەکانی تردا شێخ ناصرالدین الئەلبانی وەک صەحیح پۆڵینی کردووە بۆیە بە بەهێزترینی هەموو فەرموودەکان کە دەست چۆن بگیرێ بەهێزترینیان بریتیە لەوەی لەسەر سنگت بێ بۆیە کاتێ نوێژەکەم ئەکەم دەستم لەسەر سنگم ئەگرم لەبەر ئەوە ئەڵێم ئەوە منم مالیکی مەزهەبی تەواوم چونکە پێشەوە مالیک فەرموویەتی ئەگەر هەر فتوایەکی منتان بینی کە پێچەوانەی خوا و پێغەمبەرەکەی بوو فتواکەی من ڕەتکەنەوە بۆیە منیش فتواکەی ڕەت ئەکەمەوە چونکە پێچەوانەی فەرموودەی ڕاستە بۆیە دەڵێم من 100% شوێنکەوتووی مەزهەبی پێشەوە مالیکم نەک ئەوانەی کە نەزانانە دوای کەوتون ئەگەر مێژوو بخوێنینەوە لە ماوەی خەلیفەکاندا خەلیفەکانی عەباسی ئەبوو جەعفەر هاڕونە ڕەشید ئەم دوو خەلیفەیە ئەیانویست کە فتواکانی پێشەوە مالیک بنووسنەوە کە پێی ئەوترێ ئەلمەوتەئی پێشەوە مالیک بەڵام پێشەوە مالیک فەرمووی نەخێر و بەوە ڕازی نەبوو چونکە هاوڵەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ شوێنی جیاواز بڵاو بوونەتەوە بڕیارەکانی منیش بەپێی ئەو زانستە سنووردارەیە کە من هەمە ناتوانم بە دڵنیاییەوە بڵێم ئەوەی من ڕاستە یان نا بۆیە ڕێگەی نەدا بە خەلیفەکان کە ئەلمەوتەئەکەی دابنێن وەکو یاسا نەیویست مەزهەبەکەی بکەن بە قانونی دەوڵەت بیهێنە بەرچاوی خۆتان ئەوە بیرکردنەوەی پێشەوە مالیک بوو دەربارەی پێشەوە شافعیش ئەم پێشەوایە خوێنکاری پێشەوە مالیکە
هەروەها خوێندکاری ئەبوو حەنیفە بووە. پێشەوا شافعی فەرموویەتی ئەشێت بۆ هەر کەسێک کە تاکە فەرمودەیەکی پێغەمبەری صلی الله عليه وسلم نەبینێ بێ و نەزانێت فتواکەی هەڵەبێ. هەر لەبەر ئەمەش فەرموویەتی ئەگەر هەر بۆچوونێکی پێشەوا مالک یا من یا ئەلئەوزاری یان ئەلکەوثەریتان بەرچاو کەوت، سەرەتا بزانن لەکوێ بۆچوونەکەیان وەرگرتووە و بگەڕێنەوە بە سەرچاوەکەی، و نەزانانە دوای من مەکەون، بزانن لەکوێ بۆچوونەکە هاتووە بۆی بگەڕێرەوە و لێی بکۆڵەرەوە. و پێشەوا شافعی فەرموویەتی ئەگەر هەر فەرمودەیەکی صحیحتان بینی ئەوە مەذهبی منە، بۆیە مەذهبی پێشەوا شافعی فەرمودەی صحیح بووە. هەروەها فەرموویەتی ئەگەر هەر بۆچوون یان فتوایەکی منتان بینی پێچەوانەی وتەی ئەڵڵا و پێغەمبەرەکەی بوو، فتواکەی من ڕەتکەنەوە و وەلاینێن، کەوا بێت ئەگەر خەڵک پرسیارم لێ بکەن ئایا ئەگەر دەستنوێژم هەبێ و بە قەدەر بەر ئافرەتێک بکەوم یا ئافرەتێک بەر من بکەوێ ئایا دەستنوێژەکەم ئەشکێ؟ ئەڵێم نەخێر، دەستنوێژەکە ناشکێ، چونکە بەپێی فەرمودەی صحیحی ئەبوو داود و صحیحی موسلیم دەستنوێژ ناشکێ. و پێشەوا شافعی فەرموویەتی ئەگەر هەر فتوایەکی منتان بینی پێچەوانەی ئەڵڵا و پێغەمبەرەکەی بوو و پێچەوانەی هەر فەرمودەیەکی صحیح بوو، ئێوە فتواکەی من ڕەتکەنەوە. هەر لەبەر ئەوە من خۆم بە شوێن کەوتوێکی سەداسەدی پێشەوا شافعی ئەزانم و بە تەواوی شافعی مەذهبم. هەروەها لە مێژوودا ئاماژە بەوە دراوە کە پێشەوا شافعی کاتێ لە بەغداد بوو کتێبی فتواکانی نووسی بە ناوی ئەلحوجە. دواتر کە چوو بۆ میسڕ و لەلای ئیمام لەیث بن سەعد خوێندی و پاشان گەڕایەوە و دوای ئەمە زۆربەی فتواکانی گۆڕی و سەر لە نوێ کتێبێکی نوێی نووسی بە ناوی ئەلئوم. واتە ئێستا پێشەوا شافعی دوو کتێبی هەیە، یەکێکیان کۆن بە ناوی ئەلحوجە و کتێبێکی نوێش بە ناوی ئەلئوم کە بۆچوونەکانی ناو ئەم دوو کتێبەی جیاوازی زۆریان هەیە. خەڵکی وا دەزانن کە تەنها 4 پێشەوامان هەیە، بەڵام لە ڕاستیدا وانیە و ژمارەیەکی زۆر پێشەوامان هەیە، بەڵام بەهۆی لێهاتووی و بوونی خوێنکارێکی زۆرەوە ئەم 4 پێشەوایە زیاتر ناوبانجیان دەرکرد و دەرکەوتون. لەو پێشەوایانەی تریش کە هەن وەک پێشەوا لەیثی بن سەعد بە پێی وتەی پێشەوا شافعی هەرچەندە کە پێشەوا شافعی خوێنکاری پێشەوا مالیک بووە ئەفەرموێت کە پێشەوا لەیث زۆر بە ئیمانتر بووە لە پێشەوا مالیک. یەکێکی تر لە پێشەواکان پێشەوا ئەحمەدی کوڕی حەمبەلە. ئەحمەد بن حەمبەلیش هەمان بۆچوونی هەبووە و زۆرتون بووە. هاوشێوەی ئەبوو حەنیفە کاوتوویەتی بۆچوونەکانی من منووسن تا یەکلا دەبنەوە تا کۆ دەبنەوە. پێشەوا ئەحمەد بن حەمبەلیش لەمەدا سوورتر بووە چونکە لە سەردەمی ئەمدا تەقلید دەستی پێکرد بوو. وتوویەتی هیچ بۆچوونێکی من منووسن، و ئەگەر بۆچوونێکی منتان بینی جا بۆچوونی پێشەوا مالیک بێت یا پێشەوا شافعی یا ئەبوو حەنیفە بچۆ سەرچاوەکەی. و ئەگەر هەر بۆچوونێکی منتان بینی کە پێچەوانەی بۆچوونی ئەڵڵا و پێغەمبەر بوو ئەوە وەری مەگرن و ڕەتی بکەنەوە. لەبەر ئەوە ئەڵێم من لە 100% حەمبەلی مەذهبم. ئەگەر حەمبەلی بڕیار بێت حەمبەلی مەذهب ئەو کەسە بێت کە شوێن قسە و بۆچوونەکانی پێشەوا ئەحمەد بکەوێ، ئەوە من لە 100% حەمبەلیم. بۆیە ئەگەر بڵێ شوێن کەوتنی بۆچوونەکانی پێشەوا ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لەسەر بێ ئەتکات بە حەنەفی، ئەوە من حەنەفی تەواوم. و ئەگەر شوێن کەوتنی بۆچوونەکانی پێشەوا مالیکیش ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لەسەر بێ بتکات بە مالیکی، ئەوە من لە 100% مالیکیم. و ئەگەر شوێن کەوتنی بۆچوونەکانی پێشەوا شافعی ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لەسەر بێ بتکات بە شافعی، ئەوە من لە 100% شافعیم. و ئەگەر شوێن کەوتنی بۆچوونەکانی پێشەوا ئەحمەد بن حەمبەل ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لەسەر بێ بتکات بە حەمبەلی، ئەوە من لە 100% حەمبەلیم. چونکە هەر 4 پێشەوا بەڕێزەکە فەرموویانە ئەگەر فتوایەکی منتان بینی کە پێچەوانەی خودا و پێغەمبەرەکەی بوو، فتواکەی من بدەن بە دیوار و بەگوێم مەکەن، سەرنج بدەن. مەذهبەکانی هەر 4 پێشەوا بەڕێزەکە چی بوون؟ مەذهب واتە چی؟
مەزهەب واتە بۆچوون ڕێگەی ڕۆیشتن واتایەکی تری مەزهەب بریتیە لە سونە ئیبن سونە واتە ڕێگا سونەتی پێغەمبەر بۆیە هەر چوار مەزهەبەکە هەر چوار پێشەواکە مەزهەبی پێغەمبەر بوون صلى الله عليه وسلم هەموو پێشەواکان فەرمویانە ئەگەر فەرمودەیەکی صحیحتان بینی بۆچوونی من ڕەتکەنەوە واتە هەر چوار پێشەواکە مەزهەبیان مەزهەب و ڕێگەی پێغەمبەر بووە صلى الله عليه وسلم پێشەوا ئەبوو حەنیفە هەرگیز نەهاتووە مەزهەبێکی حەنیفی تازە داهێنێ پێشەوا مالیک هەرگیز نەهاتووە مەزهەبێکی مالیکی تازە داهێنێ پێشەوا شافعیش هەرگیز نەهاتووە مەزهەبێکی شافعی تازە داهێنێ پێشەوا ئەحمەدی بن حەمبەل هەرگیز نەهاتووە مەزهەبێکی حەمبەلی تازە داهێنێ هەموویان شوێن مەزهەبەکەی پێغەمبەر صلى الله عليه وسلم کەوتون هەروەکو چۆن مەسیحیەکان بە هەڵە تێگەیشتون لە هاتنی پێغەمبەر عیسا عەلەیه السەلام عیسا هەرگیز نەهاتووە بۆ بڵاوبوونەوەی ئاینی مەسیحیەت و دانانی ئاینێکی نوێ بەڵکو هات بۆ فێرکردن و بڵاوکردنەوەی بەرنامەی ئیسلام بە هەمان شێوەش هەر چوار پێشەواکە مەبەستیان شیکردنەوە و شوێنکەوتنی ڕێگەی ڕاست و بەرنامە و ڕێبازەکەی پێغەمبەر بووە صلى الله عليه وسلم نەوەک خۆیان هاتبن بۆ ناوبانگ و خۆجیاکردنەوە بۆچوونی خۆیان دانابێ و بۆ خۆ دەرخستن و گەورەکردنی خۆیان الله سبحانه وتعالى لا سورة آل عمران آيتي 59 أفرميت إن مثل عيسى عند الله كمثل آدم خلقه من تراب ثم قال له كن فيكون واتا پێویستە گوێڕەیاڵی الله بن و پێغەمبەرەکەی دوای ئەوە الله ئەفەرمێت و ئەوانەش کە فەرمانڕەوان و زانستیان پێیە بەڵام ئاەتەکە لێرەیە تەواو نابێ و بەردەوام ئەبێ ئەگەر لە شتێکدا کێشەتان بۆ دروست بوو لە شتێکدا ڕێک نەکەوتن بگەڕێنەوە بۆ لای خودا و پێغەمبەرەکەی بۆیە ئەو کەسانەی کە خاوەن زانستن وەک پێشەوا شافعی پێشەوا ئەحمەدی بن حەمبەل پێشەوا مالیک پێشەوا حەنەفی ئەگەر بۆچوونەکەیان جیاواز بوو لە شتێکدا جیاواز لێکدانەوەیان بۆ کرد لەم بارەدا پێویستە واز لە قسەکانی ئەوان بهێنین و بگەڕێنەوە بۆ لای خودا و پێغەمبەرەکەی صلى الله عليه وسلم بۆیە هەر چوار پێشەواکەش هەمان شتیان وتووە فەرمویانە ئەگەر فتواکەی ئێمە پێچەوانەی الله و فرموودە ڕاستەکانی پێغەمبەرەکەی بوو ئەوە فتواکەی ئێمە ڕەتکەنەوە و وەری مەگرن هەمان ئەو شتەی کە الله ئەفەرموێ گوێڕەیاڵی من بن گوێڕەیاڵی پێغەمبەر بن و فەرمانڕەواکان ئەگەر باوەڕتان بە خوا و ڕۆژی قیامەت هەیە بۆیە ئەمە باشترین و ڕاستترین ڕێگەی بڕیاردانە هیچ ڕێگەیەک لەوە باشتر نییە لای الله کە بگەڕێنەوە بۆ لای الله و پێغەمبەرەکەی ئێستا هەندێ براهن کە دێن ئەپرسن زاکیری برام باشە ئەو کەسانەی زانستیان پێ لە قورئان و فەرموودە بۆ ئەوان زۆر ئاسانە چی ڕاستە و چی هەڵەیە ئەزانن کامە فەرموودەی صحیحە کامە ضعیفە بەس ئەی ئێمە وەکو مسلمانێکی ئاسایی وەکو مسلمانی سادە چۆن تێبگەین کامە ڕاستە و کامە هەڵەیە پێیان ئەڵێم ئەبێت بە شوێن حەق و ڕاستیدا بگەڕێیت و لێکۆڵینەوە بکەیت نابێت کەسێکی تەقلیدچی بیت و نەزانانە شوێن کەسەکان بکەویت ئەبێت بەراورد بکەیت ئەگەر بۆ دەرکەوت کە یەکێک لە پێشەواکان بۆچوونێکی هەڵەیە بەڵام تۆش هەر سوور بوویت لەوەی شوێنی بکەویت و پاڵپشتی بۆچوونەکەی بکەیت ئەوە تۆ کەسێکی تەقلیدچیت و نەزانانە بڕیارت داوە بۆ نمونە ئەگەر دایکت نەخۆشی و کێشەی دڵی هەبێت ئایا چی دەکەیت بەپەلا ئەچیت بۆ پزیشکی دڵ ئەگەڕێیت پێش ئەوەی بچیت تەلای هەر پزیشکێک بێگومان هەواڵی پزیشکێکی باش ئەپرسیت و بەدووی پزیشکێکی لێهاتوو ئەگەڕێیت ئەپرسیت ئایا ئەم پزیشکە بڕوانامەی لە چیدا هەیە لە چ بوارێکدا شارەزایە بێگومان ئەگەڕێیت تا پزیشکێکی باش و شارەزا لە بواری دڵدا ئەدۆزیتەوە خۆ ناچیت بۆ لای پزیشکی گورچیلە یان گەدا بێگومان ناشچیت بۆ لای پزیشکێک کە نەشارەزا بێت و بەگوێی کەسێکی بازاڕیش ناکەیت کا ڕێنماییت بداتێ و بڵێ مادام دایکت جەڵتە لێی داوە ئەوها و ئەوها بکە
بە هەمان شێوە لە دوای گوێڕایاڵیکردنی ئەڵڵا و پەیامبەرەکەی صەڵی الله عەلەیه وسەلەم ئەبێت گوێڕایاڵی ئەو فەرمانڕەوایانە بین کە زانستیان پێیە و خاوەن زانستن. بۆیە کاتێک پرسیارێک یان شتێکت لا دروست دەبێت پێویستە بگەڕێیت بە دوای ڕاستترین و دروستترین وەڵامدا، بەڵام لەوانەیە گران بێت بۆ هەموو پرسیارێک بڕۆی بگەڕی بە دوای ڕاستیدا و لێکۆڵینەوە لە هەموو شتێک بکەیت. و بێگومان هەموو کەسیش ناتوانێت ئەمە بکات، بەڵام ئەتوانی قیاسێک بۆ خۆت دابنیت. بۆ وەڵامی پرسیارەکەت سەیری وەڵامی سێ زانا دەکەیت و لێیان ئەکۆڵیتەوە. دەبینیت زانای یەکەم نزیکەی 40 سەرچاوەی ئاماژە پێکردووە. کاتێک سەیری سەرچاوە و بەڵگەکانی دەکەم دەبینم تا ژمارە 20 ئەڕۆم دەبینم سەرجەمیان بەڵگە و سەرچاوەی ڕاست و دروستی قورئان و فەرموودەی سەحیحن. بەڵام زانای دووەم بەڵگەکانی تێکەڵە، بەشێک ڕاستە، بەشێک فەرموودەی سەحیح، بەشێک فەرموودەی ضەعیفە. زانای سێمیش بەڵگەکانی زۆربەی فەرموودەی سەحیحی تیانیە. ئێستا ئەبێت بۆ وەڵامی پرسیارەکەت ئۆتۆماتیکی شوێنی یەکەم زانا ئەکەوی، چونکە سەیری 20 لە سەرچاوەکانم کرد و ڕاست دەرچوون. بۆیە 21مینیش ئینشاءڵڵا ڕاست ئەبێ. بۆیە هەموو کەسێکی ئاسایی ناتوانێت سەیری هەموو شتێکی هەموو کەسێ بکا کە ئەیانڵێت، لەبەر ئەوە سیرکردنێکی کەم پێویستە. زانای یەکەم ئەم زانایەیان قسە بە پێی قورئان و فەرموودەی سەحیح ئەکا. ئەمە یەکەم. زانای دووەم هەندێکی ڕاستە، هەندێکی هەڵەیە. سێیەم زۆربەی هەڵەیە. بۆیە تۆزێک بگەڕێ و دیاری بکە کە چ جۆرە زانایەکە. دوای ئەوەی کە ئاستی زاناکانت هەڵسەنگاند و زانی زانست و بەڵگەکانیان لە چه ئاستێکدایە، بۆیە ئاساییەکە لە شتەکانی تریشدا بەبێ هەڵسەنگاندن و لێکۆڵینەوە شوێن بۆ چوونەکانی زانای یەکەم بکەویت کە سەرەتا هەڵسەنگاندنت بۆ کرد و بینیت بەڵگەکانی هەمووی ڕاستن. بەڵام ئەگەر بۆ چوونەکەشی لە شتێکدا پێچەوانەکەی هەبوو و بە بەڵگەی قورئان و سونەتیش پشتڕاست کرابوویەوە، تۆشکەمێک بە دوای ڕاستیەکان بگەڕێ و ئەگەر بۆ دەرکەوت بۆ چوونی زانای یەکەم هەڵەیە و دژی قورئان و سونەتە، ئەوە یەکسەر ڕەدی بکەرەوە و ئەو بۆ چوونەی وەرمەگرە. مەبەستم ئەوەیە ئەزانم کە هەموو کەسێ شایەنی هەڵەیە. پێشەوا شافعی هەڵەی کردووە، پێشەوا ئەبوو حەنیفە هەڵەی کردووە، پێشەوا ئەحمەد بن حەمبەل هەڵەی کردووە، پێشەوا مالیکیش کردوویەتی. ئیتر بۆ ناسڕەدین الئەلبانی نەیکات، ئەکرێ ئەویش بیکە، بەڵام ئەو سەر بەو زانایانەیە کە لە قورئان و فەرموودە ئەگەڕێت. بۆیە ئەگەر یەکێ فتوایەک بات لە کەسە ئاساییەکان، ناسڕەدین الئەلبانیش فتوایەک بات، ئەوە شوێن ناسڕەدین الئەلبانی ئەکەوم ئەگەر کاتم نەبێت. بەڵام ئەگەر بۆ وتارەکە بێت سەیری ئەکەم، ئەوەی لا وتارەکەیە ئەیڵێم سەیری ئەکەم، چونکە بەرپرسم لەوە. بەڵام بۆ زانستی خۆم با بۆچوونی من ناتوانم سەیری فەرموودەکان بکەم. گرانە بۆ کەسێکی ئاسایی کەوایە دیاریکردنی ئەو زانایەی لە سەری ئەخوێنیتەوە پێویستە. چ کتێبێک ئەخوێنیتەوە، کتێبی چێ ئەخوێنیتەوە، گوێ لە کاسیەتی چێ ئەگری. زۆر گرنگە کە زانای پشتڕاستکراوە بن. پێویستە ئاستی هەموو ئەو زانایانە بزانیت کە گوێیان لێ دەگریت. ئەو زانایە لا 120 هەڵەی هەیە، ئەو زانایە لا 115 هەڵەی هەیە، ئەو زانایە لا 119 هەڵەی هەیە. دیاریان کە پاشان ئەگەر کاتت نەبوو بگەڕێنەوە بۆ ئەو زانایەی پشتڕاست بۆتەوە. ئەوە ئیتر پێویست ناکات هەموو شتێک سیرکەیت. ئەگەر کاتت هەبوو ئەوە باشترین شت بیکە. ئەگەر کاتت نەبوو ئەوە ئەتوانی شوێن ئەو زانایە بکەویت پاش لێکۆڵینەوە بۆت دەرکەوتووە کامتمانە پێکراوە. ئەمەش پێی ناوترێت تەقلید. بەڵام ئەگەر یەکێ سەلماندی کە پێچەوانەکەی ڕاستە دیسان هەر نەزانانە شوێنی کەوێت، ئەوە تەقلیدە. تەقلید تەنها بۆ لای ئەڵڵا و پێغەمبەرەکەی ئەبێت. گوێڕایاڵی ئەڵڵا بن، گوێڕایاڵی پێغەمبەر بن. هاوکێشەیەکی ئاسانە. ئێستا هەندێک کەس دێن و پێم ئەڵێن زاکری برام، تۆ وتت لایەن دروست مەکەن، بەڵام ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەیفەرمووە 73 لایەن دروست ئەبێ؟ ئەڵێم بەڵێ، پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی پەیدا ئەبێ، پێغەمبەر نەیفەرمووە پێویستە ئێوە بیکەن.
الله ئەفەرموێت مەیکەن بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاگاداری کردووینەتەوە کە هەرچەندە خوا ئەفەرموێت لایەن دروست مەکەن بەڵام موسڵمانەکان وا خەریکن دروستی ئەکەن بۆیە پێشبینی کرد پەیا ئەبن نەیوتووە پێویستە بیکەن و ئەگەر فەرموودەی صحیحی ئەبوو داود بخوێنیەوە فەرموودەی 4599 و فەرموودەی 4580 ئەڵێت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی جوولەکەکان دابەشبوون بۆ 71 یان 72 لایەن گاوڕەکان دابەشبوون بۆ 71 یان 72 لایەن مسلمانەکانیش دابەش ئەبن بۆ 73 لایەن هەروەها فەرموودەی ترمذی هەیە فەرموودەی ژمارە 131 و فەرموودەی ژمارە 2643 کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی نەوەی ئیسرائیل جوولەکە و گاوڕەکان دابەش ئەبن بۆ 72 لایەن بەڵام ئومەتی من دابەش ئەبن بۆ 73 لایەن هەموویان ئەچنە دۆزەخ تەنها یەکێکیان نەبێ هاوڵان پرسیان ئەوان چێن پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەوانەی شوێن من و هاوڵەکانم ئەکەون فەرموودەیەکی تر هەیە لە صحیحی بوخاری بەرجی 3 ژمارە 2652 پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرموێت باشترین مرۆڤ چینی سەردەمی منە کە چینی هاوڵانە پاشان چینی دوای ئەوان کە بە تابعین ناو ئەبرێن پاشان چینی سێمی مسلمانانن کە پێیان ئەوترێ تابعی تابعین تەواو بۆیە ئەگەر ویستت شتێک وەرگریت و بیزانی وەریگرە لە سەردەمی پێغەمبەر واتە هاوڵەکان چینی دووەم تابعین و تابعی تابعین بەم شێوەیە ئەم سێ چینە ئەمە پێی ئەوترێ سەڵەفی ساڵحین پێشبینی ڕاستڕەو یا پێشینانی چاکەکان سەلەف واتە پێشین یا پێشینان بۆیە لە شەریعەتە لە یاسای ئیسلامە بەرزترینیان قورئانە قسەی ئەڵڵایە ئەگەر ویستت شتێک بدۆزیتەوە لە قورئان نەبوو ئەچیت بۆ سەرچاوی دووەم کە فەرموودەی صحیحە قسەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە قسەکانی پێغەمبەردا فەرمانەکانی پێغەمبەردا کە بانگەوازی بۆ کردووە قورسایی زیاترە وەک لەوانەی پێغەمبەر خۆی کردوونی بۆیە ئەگەر فەرمانەکەی و ئەوەی کردوویەتی پێچەوانە بوو فەرمانەکەی قورسایی زیاترە سێم کۆمەڵە بریتیە لە هاوڵان ئیجماع سێ چەرخەکە سەحابە تابعین و تابعی تابعین ئیجماعیش لەم کۆمەڵە کەسانە کە سەحابەن قورساییان زیاترە وەک لە تاکە بۆچوونێکی سەحابەیەک پاشان تابعی تابعین و کۆتا کۆمەڵە قیاسە ئەگەر نەتدۆزیەوە لە کۆمەڵەکانی سەرەوە لە قورئان لە فەرموودە لە ژیانی سەحابانەوە و تابعین و تابعی تابعین پاشان ئەتوانیت قیاس بەکار بهێنیت لە یەک چوون بۆیە شەریعەت ئەم چوار شتەیە بەگشتی قورئان فەرموودەی ڕاست لە فەرموودەی ڕاستیش فەرمانکردن قورسترە لە کردار فەرمانەکانی قورسترە لە کردەوەکان پاشان شێوازی ژیانی سێچەرخەکە سەحابەکان تابعین تابعی تابعین ئیجماع قورسی زیاترە لە تاکە بۆچوونێک پاشان قیاسیەت کەوایە بەم شێوەیە ئەکەین پێویستە گوێڕەیاڵی قورئان بین و سنت بەڵام ئێستا هەموو لایەنەکان دەڵێن ئێمە گوێڕەیاڵی قورئان و سنەتین هەمووی کەس ناڵێت گوێڕەیاڵی قورئان و سنت ناکەم کەوایە چۆن ئەبێ شوێن قورئان و سنت کەوین بەو شێوەیەی پێغەمبەر و سەحابەکان لی تێگەیشتون بەو جۆرەی کە سێ چەرخەکە سەحابەکان وتیان خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویانە بۆیە ئەگەر جیاوازی لە بۆچوونیان هەبوو کە چۆن لە ئاەتی قورئان تێبگەین پێویستە بزانین کە چۆن سەحابەکان لی تێگەیشتون ئەگەر لەویان نەتدۆزیەوە پاشان چینی دوای ئەوان تابعین ئەگەر لەوەیان نەتدۆزیەوە پاشان چینی دوای ئەوان تابعی تابعین پێویستە بەم شێوەیە بێت بۆ نمونە وشەی مەس دوو مانای هەیە جیماع لەگەڵ بەریەکەوتنی ئاسایی کاتێ سەیری فەرموودە ئەکەین دەزانین کە جیماعە نەک بەریەکەوتنی ئاسایی بە هەمان جۆر کاتێ جیاوازی لە بۆچوونی تریشا هەبوو بەو شێوازەی کە باسم کرد بە دواتاچوونی بۆ بکە
کەوایە بۆ سەلماندن بۆ حجە لە تێگەیشتن لە قورئان و فەرموودەی سەحیحی پێغەمبەر پێویستە گوێڕەیاڵ بین بە گوێرەی خوا و پێغەمبەرەکەی و پێشینە چاکەکان. دەبێت بەم شێوەیە بە دوای ڕاستەکان بگەڕێیت. ئەجینا زۆربەی ئاەتەکانی قورئان ئەکرێت دوو مانای هەبێ، هەروەکو ئاەتەکەی سوورەتی ئەلبەقەرە، ئەوانەی شەهید بوون نەمردوون بەڵکو زیندون. هەندێک کەس ئەڵێن کەوایە ئەژین، کاتێ قسەیان لەگەڵ ئەکەیت ئەڵێن ئەگەر شەهید زیندوو بێت کەوایە پێغەمبەریش صلی الله عليه وسلم زیندووە. لۆجیکێکی زۆر باشە، بەڵام سەحابە چۆن تێگەیشتون؟ سەحابە وایان دائەنا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم زیندوو بێ، ئەوان ناشتیان نوێژیشیان لەسەر کرد. تەنانەت شەهیدەکانیش کە لە جەنگەکانە شەهید ئەکران، ئایا سەحابەکان نوێژیان لەسەر نەئەکردن؟ نوێژ لەسەر کەسێکی زیندوو ئەکرێت؟ نا. کەوایە ئەوەی قورئان ئەی فەرموێت کاتێک دوژمنان دڵخۆش بوون کە ئێمە لە ئێوەمان کوشتووە زیندون، مانای وایە لە ڕۆژی دوایی ئەوان قازانجیان کردووە. مانای وانییە بە جەستە زیندون. ئەگەر بە جەستە زیندوو بن بۆچی سەحابەکان ئەیان ناشتن؟ بۆیە لێرەیە ئەگەر گران لە ئاەتە قورئانیەکە تێگەیشتیت کە دوو بۆچوون هەیە، بگەڕێوە بۆ قورئان و سنت، شێوازی سەحابە سەلەفی ساڵحین. اینجا وەڵامەکە دەست ئەکەوێ، هیچ گرانی تێدا نییە. ئاسانە، پێویست ناکات ببی بەزانە، با لێکۆڵینەوە و با هەوڵدان یەک تۆز زۆر نا. ئێستا لایەنێکی تری خەڵک هەن کاتێ لێیان ئەپرسم ئێوە چێن، ئێوە چین، ئەڵێن من ئەهلی حەدیثم. ئەڵێم ئەهلی حەدیث مانای چییە؟ ئەڵێت ئێمە ئەهلی قورئانین و سنت، قورئان و حەدیث. ئەڵێم باشە، باش دیارن. ئەڵێم باشە، ئەگەر تۆ ئەهلی حەدیثی، ئەوە من بەباشی ئەزانم بەخۆم بڵێم ئەهلی حەدیثی صحیح، چونکە من گوێڕەیاڵی قورئانم و حەدیثی صحیح. خەڵکی کە هەیە کە شوێن حەدیثی ضعیفیش ئەکەون، هەروەها حەدیثی مەوضوع. من ئەهلی حەدیثی صحیحم. ئەگەر تۆ ئەتەوێ ناوم لێ بنەی سیرکەن ئەهلی حەدیث، واتە کەسێک شوێن حەدیثی ضعیف و حەدیثی مەوضوعیش بکەوێ. بۆیە بەخۆیان ئەڵێن ئەهلی حەدیث، من ئەهلی حەدیثی صحیحم. ئەگەر ئەتەوێ بەناوێ باگم بکەی، بۆیە ئەگەر پرسیاریان لێ بکەی برام تۆ بەخۆت ئەڵێی ئەهلی حەدیث، واتە ئێوە تەواون گوێڕەیاڵی قورئان و سنەتن. باشە من پرسیار ئەکەم لە چ ئاەتێکی قورئانە ئەڵڵا ئەفەرموێت بە خۆتان بڵێن ئەهلی حەدیث؟ ئەڵێ هیچ نادۆزینەوە. ئەڵێم هیچ حەدیثێکی صحیحەیە کە پێغەمبەر بێت بڵێت بە خۆتان بڵێن ئەهلی حەدیث؟ هیچ وەڵام نییە. لەبەر ئەوە من بەخۆم ناڵێم ئەهلی حەدیث، بەخۆم ئەڵێم موسڵمان، کەوایە من بە تەواوی ئەهلی حەدیثم. ئێوە لا سەدا نەوەت یا لەوانەیە لا سەدا نەوەت و پێنج، من لە سەدا نەوەت و هەشت، من تەواو ئەهلی حەدیثم، ئەهلی حەدیثی صحیحم. باشە یان نا؟ کە تۆ ئەڵێی گوێڕەیاڵی قورئان و حەدیثی صحیحیت، هیچ ئاەتێکی قورئان نییە بڵێ بەخۆتان بڵێن ئەهلی حەدیث. هیچ حەدیثێکی صحیح نییە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بڵێت بەخۆتان بڵێن ئەهلی حەدیث. لایەنێکی تری خەڵک هەن بە هەمان جۆری ئەهلی حەدیث ئەڵێن ئێمە سەلەفین. ئەڵێم سەلەفی؟ بەڵێ من سەلەفیم. ئەڵێم باشە سەلەفی چییە؟ ئەڵێت سەلەفی واتە شوێنکەوتنی سەلەفی ساڵحین. ئەڵێم منی شوێن سەلەفی ساڵحین کەوتوم. گوێڕەیاڵی ئەڵڵا و پێغەمبەرەکەی و سەلەفی ساڵحین واچینی سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم، واچینی دوای ئەوان، واچینی دوای ئەوان. بەڵام دواتر لێی دەپرسم، ئایا هیچ ئاەتێک هەیە لە قورئانە خوددا بفەرموێت بە خۆتان بڵێن سەلەفی؟ ئەڵێ نا. ئەی هیچ فەرموودەیەکەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بفەرمێت بە خۆتان بڵێن سەلەفی؟ ئەڵێت نا. بەڵام لە سەحیحی موسلیمدا فەرموودەیەک بە ژمارە 2450 هاتووە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی من سەلەفیم. بەڵێ فەرموودەی ژمارە 2450 لە سەحیحی موسلیمدا فەرموودەیەکی دوور و درێژە و لەناو فەرموودەکەشدا پێغەمبەر صلی الله عليه وسلم با فاتیمەی کچی دەفەرموێت کە من سەلەفێکی نایابم بۆ تۆ،
واوشەی سەلەف لە زمانی عارەبیدا واتە پێشین یا پێشینان بۆیە ئەگەر من بە کچەکەم بڵێم من سەلەفی تۆم هیچ کێشەیەکی تێدا نییە زۆر ئاساییە کە باوک بە کچەکەی بڵێت کە لە من ئەکەیت ڕێگاکەی منت گرتووە من بوومەتە پێشەنگ و پێشینی تۆ و عەرەب کە گاور بوون ئەگەر بە عارەبی بە کچەکانیان بڵێن ئێمە سەلەفی ئێوەین زۆر ئاساییە و هیچ کێشەیەکی تێدا نییە بۆیە بە پێی وشە هیچ کێشەیەکی تێدا نییە و ئاساییە بەڵام بەپێی ئیسلام پێغەمبەر صلی الله عليه وسلم سەلەفێکی نایاب بوو بۆ کچەکەی بەڵام لێرەیە هەموو باوکێک لەوانەیە نەتوانێ ببێ بە کەسێکی پێشینی موسڵمانی نایاب بۆ کچەکەی لەوانەیە باوکەکە کەسێکی خراپ بێت بۆ کچەکەی لەوانەیە کچەکەی لە خواترس و ئیماندارتر بێت لە باوکەکە کەواتە لە ڕووی واتا و وشەزانیشەوە باوک ئەتوانێ پێشین بێت بۆ منداڵەکانی بۆ منداڵی هەتا منداڵەکانی بەڵام لە ڕووی بەرنامە و ئاینی ئیسلامەوە ئێمە هەرگیز ناتوانین سەلەف و پێشین بین بە بەراورد بەوانەی پێشخۆمان بەڵکو ئێمە بە بەراورد بەوانەی پێشخۆمان خەلەفین نەک سەلەفی یەکەم جار کە چوون بۆ ئوسترالیا کۆمەڵێک برا هەبوون ماشە ئەڵڵا لەسەر قورئان و سنەت بوون بانجیان کردم بۆ وتاریان بۆ بدەم بۆ و ئاسایی ئێمە وەڵاممان یانەوە کەیەین و ڕۆیشتین شەو گەیشتینە ئەو شارە من گروپی کامیراکە لەگەڵما بوون و نوێژمان کرد برایەک وتی ئای تۆ وەکو ئێمە نوێژ دەکەی وتم مەبەستت چییە نوێژ وەکو ئێوە من وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم نوێژ ئەکەم ئەو برایە شوێنکەوتووی قورئان و سنەت بوون پێویست بوو چیان بووتایە ئێمە شانازی ئەکەین کە تۆ وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم نوێژ ئەکەیت نەک وەکو من نوێژ ئەکەیت من هەرگیز پێشتر ئەوم نەمبینی بوو نوێژ بکات چەند ساڵە نوێژ ئەکەم بۆیە وەکو ئەو نوێژ ناکەم وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم نوێژ ئەکەم الحەمدولله ئەویش وەکو پێغەمبەر نوێژی ئەکرد بەڵام وتی هەی تۆش وەکو ئێمە نوێژ ئەکەیت زۆر دڵی خۆش بوو چونکە کاتێ بانجیان کردم کاسیەتەکانی منیان بینی بوو ئەیان زانی زاکیر باسی دین بەراوردکردن ئەکاو زۆر باشە بەڵام عەقیدەی منیان نەئەزانی و نەیان ئەزانی چۆن نوێژ ئەکەم و چۆن بیر ئەکەمەوە بۆیە بەنا بەدڵیەوە بانجیان کردم دواتر نانی ئێوارەمان خوارد و وتارێکی باشمان هەبوو هەمان ئەم بابەتەی ئێستا بوو وتم من شافعی تەواوم وەکاتێ هاتمە سەر سەلەفی وتم من سەلەفی تەواوم بەڵام لە هیچ شوێنێکە قورئان ناڵێ بەخۆتان بڵێن سەلەفی یا هیچ فەرمودەیەکی صحیح نییە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بفەرمێت بەخۆتان بڵێن سەلەفی بۆیە زۆربەی براکان قسەکەمیان قبول کرد جگە لە یەک کەس برایەک ناڕازی بوو هەموو براکانی تر ماشە ئەڵڵا وتیان ڕاستە زاکیری برامان قسەکەتمان قبوڵە یەک برا پرسیاری لێ کردم زاکیری برام تۆ شێخ ناصرەدین الئەلبانی ئەناسی وتم بەڵێ ئەیناسم وتی بەلاتەوە چۆنە وتم ماشە ئەڵڵا یەکێک لە محەدیثە مەزنەکانی سەردەمی ئەمڕۆیە چەند ساڵێک لەمە و پێش شێخ ناصرەدین لە ژیانا بوو وتی پێت باشە بەڵێ زانایەکی مەزنە ڕێزی ئەگرم خۆشم ئەوێ وتی باشە قسەیەکی ئەوت ئەیەمێ چوو بۆ ئینتەرنێت فتوواکانی داونلۆد کرد ووتی ئێستا وەڵامی فتوواکانی بەرەوە شێخ ناصرەدین الئەلبانی بێگومان زۆر لام بەڕێزە و خۆشم ئەوێ یەکێکە لەو زانایانەی کە دەڵێت سەلەفی بوون فەرزە منیش وتم هەر کەسێ بۆم بسەلمێنێ لە قورئان و فەرمودەی صحیح کە سەلەفی بوون فەرزە و فەرزە بەخۆت بڵێ سەلەفی یا بیسەلمێنێ کە فەرزە بەخۆت بڵێ حەنەفی یا مالیکی ئەوە بەخۆم ئەڵێم حەنەفی یان مالیکی براکانم من بەکردەوە سەلەفیم بەڵام وەکو ناو هەرگیز بەخۆم ناڵێم سەلەفی وا پێم ڕاستە بەخۆم بڵێم موسڵمان بۆیە کاتێ سەیری فتوواکانی شێخ ناصرەدین الئەلبانیم کرد باسی لەو فەرمودەیە کردبوو کە ئەبوو داود لە سەحیحەکەیدا بە ژمارە 3842 هێناویەتی کە ئاماژە بەوە دەکات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرموێت
کە ئومەت دابەش دەبێت بەسەر 73 کۆمەڵدا 72 کۆمەڵی بۆ ناو ئاگرا تەنها یەک کۆمەڵیان نەبێت پرسیار لە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەکەن ئایا ئەو کۆمەڵەیە کامانن ئەویش ئەفەرموێت ئەوانن کە وەکو من و هاوڵانم دەکەن و لەسەر ڕێبازی منن منیش وتم منیش هەر ئەوە دەکەم کە پێغەمبەر صلی الله عليه وسلم و هاوڵانی کردویانە ئیتر چی پاشان وتەیەکی ئیبن تەیمیە دەهێنێت کە دەفەرموێت فەرزە شوێن پێشین بکەوین منیش شوێنیان کەوتوم وەوام کردووە ئیتر چی پاشان دەڵێت ئەی فتواکەی پێشەوا شافعی کە دەڵێت واجبە کە شوێنی 3 چەرخەکەی یەکەم بکەوین هاوڵان تابعین تابعی تابعین وتم من وا ئەکەم و شوێن ئەوان ئەکەوم ئیتر کێشەکە چییە بەڵام ئایا ئەوان وتویانە بەخۆت بڵێ سەلەفی ئەبوو حەنیفە هەرگیز وای نەوتووە پێشەوا شافعی هەرگیز وای نەوتووە شێخ ئیبن تەیمیە هەرگیز وای نەوتووە خەڵک گۆڕیویانە بۆیە ئێستا هیچ سەلماندنێک نییە لە قورئان و فەرموودەی سەحیح کە بەخۆت بڵێی سەلەفی قیاسێک هەیە لۆجیکێکی شێخ ناصرەدین الئەلبانیە ماشا الله شێخ ناصرەدین الئەلبانی نمونەیە کە لە کۆڕێکدا کەسێک پرسیاری لێ دەکات کە بۆچی پێویستە بەخۆمان بڵین سەلەفی ئەویش ئەیەوێ لە ڕێگەی لۆجیک و منطیقەوە باوەڕی پێ بهێنێت شێخ ئەڵێت چیت پرسیارکەر موسڵمانم شێخ ناصرەدین الئەلبانی چ جۆرێکی موسڵمانی خەواریجیت معتەزیلەیت شیعیت ڕافیضیت قەدەریت چ جۆرێکی موسڵمانی پرسیارکەر دەڵێ موسڵمانێکم کە شوێن قورئان و سونەت کەوتوم شێخ دەپرسێت چ سونەتێک هەموو لایەک ئەڵێن شوێن قورئان و سونەت کەوتوین خەواریج ئەڵێن شوێن قورئان و سونەت کەوتوین شیعە ئەڵێت قورئان و سونەت قەدەری ئەڵێت قورئان و سونەت چ جۆرێکی قورئان و سونەت ئەڵێ پرسیارکەر ئەڵێ شوێن قورئان و سونەت کەوتوم بەو جۆرەی سەلەفی ساڵح لی تێگەیشتون شێخ دەڵێ بەڵێ زۆر باشە پێویستە شوێن قورئان و سونەت کەوین بەو شێوەیەی پێشینە چاکەکان لی تێگەیشتون تەواو لێرەدا بە بۆچوونی سەلەفیەکان گفتوگۆکە تەواو دەبێت و بە ئەنجام دەگات دەڵێن دەی سەلەفی کوردکراوەی ئەو ڕستەیە کاوتت شوێنکەوتووی قورئان و سونەت با تێگەیشتنی پێشینە چاکەکان دواتر پرسیارکەر دەپرسێت بەڵام ئایا ئەی خودا نەیفەرمووە بەخۆتان بڵێن موسڵمان شێخ لەو کاتەدا یەک جۆر ئیسلام هەبووە ئێستا گروپی جیاواز هەیە لەبەر ئەوە فەرزە واجبە کە خۆت با سەلەفی دیاری بکەیت و خۆت جیا بکەیتەوە تەواو ئێستا لێرەدا گفتوگۆکە تەواو بوو شێخ ناصرەدین الئەلبانی با لۆجیک توانی گفتوگۆکە بەرێتەوە و کۆتایی پێ بهێنێت من ڕێز لە شێخ ناصرەدین الئەلبانی ئەگرم لە زۆربەی وتارەکانمدا کاتێ ئەمەوێ لە فەرمودەیەک بکۆڵمەوە سەیری بۆچوونەکانی ئەو ئەکەم ڕێزی ئەگرم ماشا ئەڵڵا خۆشم ئەوێت بەڕێزەلام زانستی من لە چاو ئەودا وەک دڵۆپێکە لە چاو دەریایەک بەڵام بەبێ تەقلید تەقلیدی ناکەم تەقلید تەنها بۆ ئەڵڵا و پێغەمبەرەکەیەتی بەڵام ئەمە تەنها لۆجیکە من ئەڵێم بە قورئان و سونەت بۆم بسەلمێنە کە پێویستە بەخۆت بڵێی سەلەفی نەک بە لۆجیک منطق بەڵام من لێرەدا وەڵامی ئەم لۆجیکە دەدەمەوە و دەپرسم باشە ئەگەر سەیری سەردەمی مێژووی پێغەمبەر صلی الله عليه وسلم بکەیت هیچ فەرمودەیەکی پێنەوتوم هیچ ئاەتێکی قورئانی بۆ باس نەکردوم کە بەخۆت بڵێی سەلەفی بۆیە منیش ناتوانم بەخۆم بڵێم سەلەفی و ئەی باشە خۆ لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆمەڵەی منافیقەکان هەبوون کاتێ ئەوان دروست بوون بۆ هاوڵان نەیانوت با ئێمەش ناوێک بۆ خۆمان دابنین و لەوان جودا بینەوە خۆ کۆمەڵێک دروست بوون ناویان لێندرا خەواریجەکان بۆچی هاوڵان هەر بە خۆیان ئەوت موسڵمان ئایا هاوڵان وتیان با ناوێکی تازە دابنین نا بەردەوام بوون لەوەی بە خۆیان بڵێن موسڵمان خۆ دواتر کۆمەڵێکی تر دروست بوون ناویان لێندرا معتەزیلە بەڵام خەڵک هەر بە خۆیان ئەوت موسڵمان بۆیە لەو کاتەشە جیاوازی هەبووە یان نەبووە بێگومان هەبووە بەڵام کەس ناوی خۆی نەگۆڕی تەنها بە خۆیان دەوت موسڵمان
ئێستا با هەر لەسەر لۆجیکەکەی خۆی پرسیارێک لە شێخ ناسڕەدین ئەلبانی بکەم. باشە ئەو دەڵێت ئەبێت بە خۆت بڵێی سەلەفی بۆ ئەوەی لە گروپەکانی تر جیابیتەوە. من دەپرسم کام سەلەفی؟ کام سەلەفی؟ ئەزانن چەند زۆر سەلەفی هەیە؟ ئایا سەلەفی قورتوبیت یان سەلەفی سروریت یان سەلەفی مەدخەلیت؟ سیرکەن، من دژی کەس قسە ناکەم، تکایە هەڵە لێم تێمەگەن. مەبەستم خراپکردنی هیچ کامیان نییە، بەڵام لە سلەفیشە گروپی جیاواز هەیە و ئەگەر بچی بۆ بەریتانیا ماشە ئەڵڵا گروپی زۆر هەیە. لە بەریتانیا هەر گروپەی شەڕ لەگەڵ گروپەکەی تر ئەکا ئەڵێن سەلەفیەکەی تر کافرە. نەعوذ بالله. باسی ئەوەش ئەکەین ئەگەر کات ڕێگە بدات کەوایە سەر بەکام سەلەفیت. سەرنج بدەن هەر ناوێت لە خۆت بنەی سەر ئەکێشێ بۆ جیاوازی. کە شیعە پەیابوو خەڵک وتیان ئێمە سوننەین. دیسان گروپی سوننەش جیابوونەوە بۆ حەنەفی، شافعی، حەمبەلی، مالیکی و سەلەفی و ئەهلی حەدیث. بەڵام دابەشبوون لەمانیشدا هەیە. هەر کاتێ ناوێکندرا لەلایەن مرۆڤەوە سەربەرە و جیابوونەوە ئەکێشێ. تەنانەت بە ناوی خواشەوە موسڵمانان جیاوازیان تێکەوتووە. بۆیە وا مەزانە ئەو ناوەی تۆ ئەینێت جیاوازی تێناکەوێت. وا مەزانە کە خوا نایزانێ. خوا ئەزانێ جیاوازی دروست ئەبێت لە ئومەتی ئیسلامدا. لە قورئانە فەرموویەتی پێغەمبەریش صلی الله عليه وسلم پێشبینی ئەمەی کردووە کە ئومەتی ئیسلامی پەرتەوازەیی تێ ئەکەوێت و ئەبێتە گروپ. بەڵام لە هەمان کاتیشدا نەیفەرموو لەو کاتەدا ناو لە خۆتان بنێن. نەیفەرموو بە خۆتان بڵێن سەلەفی، نەیفەرموو بە خۆتان بڵێن ئەهلی حەدیث. بەڵام لە ئێستادا چەندین گروپن خۆیان با ڕاست و شوێنکەوتەی قورئان و سونەت ئەزانن. هیچ کامیشیان دانبەوی تردان نانێ. بۆ نمونە لە هیندستان تەنها لە یەک شاردا 2 گروپ هەن بە ناوی ئەهلی حەدیث. کۆمەڵەی ئەهلی حەدیث و گروپی ئەهلی حەدیث. هەردووچیان خۆیان با شوێنکەوتەی قورئان و سونەت ئەزانن. ئایا کامیان ڕاستن؟ شوێن کامیان بکەوین؟ من ڕێز لە شێخ ناسڕەدین ئەلبانی دەگرم، ڕێز لە سەلەفیەکان دەگرم، لە هەموو ئەو گروپانەی کە هەیە. دان بەوەدا دەنێم و بە شانازیشەوە دەیڵێم کە ئەهلی حەدیث و سەلەفی نزیکترینن لە قورئان و سونەت. بەڵام کام سەلەفی؟ کام جۆرەی سەلەفی؟ لەوانەیە لە سەردەمی شێخ ناسڕەدین ئەلبانی یەک گروپی سەلەفی هەبوو بێ، بەڵام ئێستا چەند گروپێکن: سوروری، مەدخەلی، قورتوبی. کاتێک ئەم پرسیارە دەکەم ئەو گەنجانەی کە ناوی خۆیان ناوە سەلەفی دەڵێن نەخێر ئەوانە ڕاست ناکەن، تەنها یەک سەلەفی ڕاست هەیە. ئاخر کام سەلەفی ڕاست؟ ڕاستەکە کام جۆرەی سەلەفیە؟ بەرنامەیەکی بانگەوازمان هەبوو لە بۆمبای، خەڵک لە شوێنی جیاوازی جیهانەوە بانگهێشت کرابوون لە 50 بۆ 90 وڵاتی جیاواز و زۆربەیان لە زانکۆی مەدینەوە هاتبوون. ماشە ئەڵڵا، لە زانکۆی مەدینەوە هەمویان زیاتر لە نیوەی سەلەفی بوون. لەوێ لێم پرسین سەلەفی چییە؟ واتای چییە؟ پێیان وتم سەلەفی کورتکراوەی شوێنکەوتەی قورئان و سونەتە با تێگەیشتنی پێشینە ڕاست و چاکەکان. بۆیە پرسیم ئایا پێشینە چاکەکان باشترن یان محەممەد صلی الله عليه وسلم کامیان باشترە؟ پێیان وتم محەممەد. وتم ئەیکەوایە بۆچی بە خۆتان ناڵێن محەممەدی؟ ڕاستە یا هەڵا؟ ئێخۆ محەممەد صلی الله عليه وسلم لە پێشینە چاکەکان چاکتر بوو. خۆ ئەوانیش شوێن بەرنامەی محەممەد صلی الله عليه وسلم کەوتون. ئەی چێ چاکتر و پلەی بەرزترە، محەممەد صلی الله عليه وسلم یان ئەڵڵا؟ بێگومان ئەڵڵا، و بەرنامەکەشی هی ئەڵڵایە. ئەڵڵاش بۆ خۆی ناوی لێناوین و پێی وتوین بە خۆتان بڵێن موسڵمان، ئیدی بۆ ناوی تر لە خۆتان دەنێن. بۆیە جگە لە موسڵمان نابێ هیچ ناوێکی تر لە خۆت بنیت، و هەر ناوێک لە خۆت بنیت سەر بۆ جیاکاری و دابەشبوون دەکێشێت. لە مەزهەبی حەنەفیە 4 خوێندکار هەیە، لە مەزهەبی شافعیە قەدیم و جەدید هەیە، لە ئەهلی حەدیثە 2 کۆمەڵ هەیە. چون بۆ کشمیر کۆمەڵێک ئەهلی حەدیث هەیە، چون بۆ گەڕێلا مجاهیدین هەیە. بەخۆیان ناڵێن ئەهلی حەدیث بەڵکو مجاهیدین. ئەگەر بچی بۆ سعودیا بڵێ من ئەهلی حەدیثم، ئەڵێن ئەم ئەهلی حەدیثە تازەیەت چییە؟
کۆمەڵێکی کەمی سعودیا ئەزانن کە ئەهلی حەدیث چییە، لای ئەوان سەلەفی هەیە، بەڵام سەلەفی و ئەهلی حەدیث هەمان شتن و سربەیەکن، بەڵام ناوەکەشیان جیایە و هیچ کامیش دانی خێر بەوی تردا نانێت. لە هەندێ وڵات ئەنساری هەیە، لەبەرچی بۆیە کاتێ ئەڵێن بە خۆتان بڵێن سەلەفی مانای وایە ئەهلی حەدیث لە هیندستان سەلەفی نین. بۆیە بۆمان دەرئەکەوێ کە ئەگەر ئەتەوێ ناوێک بنەی لە جێی سەلەفی محەممەدی باشترە لە جێی محەممەدیش مسلمان. بۆیە ئەڵێم تەنها گوێڕایاڵی ئەڵڵا بن، گوێڕایاڵی پێغەمبەر بن صلى الله عليه وسلم. و من پەسندترین ناولەلام مسلمانە، لە سەرەتاوە مسلمان، لە کۆتاییشدا هەر مسلمان. من ئازاری هیچ برایەکی مسلمانم نادەم، حەنەفی بێت یا شافعی بێت یان حەمبەلی بێت یا مالیکی بێت یا ئەهلی حەدیث بێت یا سەلەفی، باوڕم پێ بکەن. هەموو لایەکم خۆش ئەوێ، هەموو برا مسلمانەکانم خۆش ئەوێ. من نەهاتوم بۆ ئێرە بۆ ئەوەی ئازاری هەستی کەس بم، بۆیە ئەڵێم وەرن بەدەم بەرنامەیەکەوە کە هاوبەشە لە نێوان ئێمە و ئێوەشدا. من ئەچم بەدەم بەرنامە هاوبەشەکەوە. ڕێز لە پێشەوە ئەبوو حەنیفە ئەگرم، پێشەوە ئەحمەد بن حەمبەل، پێشەوە ئیمام مالیک، پێشەوە شافعی، ڕێز لە زانا بەرزەکان ئەگرم، ڕێز لە سەلەفی ساڵحین ئەگرم، شوێنیان ئەکەوم. الحەمدولله. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. یەکێکی تر لە هۆکارەکانی بۆ یەکنەبوون لە نێو مسلماناندا بریتیە لەوەی ئەپرسن سربەچ ڕێکخراو و حیزبێکیت، حیزب ڕێکخراو، من ئیسلامیم، من تەبلیغیم، من ئیخوانیم. سەرنج بدەن من حیزب و ڕێکخراو ڕەتناکەمەوە بەو مەرجەی کە شوێنکەوتەی قورئان و سوننەت بێت و هیچ کێشەیەکی نییە چ ناوێکی لێ ئەندرێت، جا ئیخوانی بێت، ئیسلامی بێت، تەبلیغی بێت. گرنگ ئەوەیە لە خزمەت بانگەوازی ئیسلام بێت و تەنها شوێنکەوتەی قورئان و سوننەت بن. بەڵام هیچ لەگەڵ ئەوە نیم و خودا و پێغەمبەریش ئەوەیان پێڕاست نییە کە هەر کەس سەربەحیز بۆ ڕێکخراوەکەی تۆ نەبێت بە باشی نەزانیت و بە هەڵەی بزانیت و پێی بڵێیت تۆ هەڵەیت و شوێنکەوتەی قورئان و سوننەت و ڕێڕاست نیت. لە ئیسلامدا دروستکردنی حیزب و ڕێکخراو دروستە، چونکە ئێمە تایبەت کراوین بە دەعوەوە، کۆمەڵێک تایبەت کراون بە چاکسازیەوە، کۆمەڵێک تایبەت کراون بە زانستەوە، کێشە نییە. بەڵام چی ئەگەر دوو حیزب ڕێکخراو بانگەواز بکەن؟ دوو حیزب ڕێکخراو هەردووچیان شوێن قورئان و سوننەت کەوتون، بەڵام لەبەر ئەوەی سەر بە حیزب و ڕێکخراوەکەی من نییە، من دژی ئەوم. دەست دەکەم بە فتوادان لە دژی و خراپکردن و تەکفیرکردنی، یان پێم ئەڵێن مەڕۆ بۆ کۆڕ و سمینار و وتار و دەرسی فلانە کەس، فلانە مامۆستا. بۆ؟ چونکە لە حیزبەکەی من نییە، سەر بە ڕێکخراوەکەی من نییە، ئەمە کارەساتە. بەڵام ئەمە تەنها بە قسەی کەس نابێت، بە قسەی کەس تەکفیر ناکرێت و خراپ نابێت. خۆت چاوت هەیە و مێشکت هەیە، سەیر بکە و بیر بکەوە. ئەگەر ئەو کەسە یان ئەو حیزبە مسلمانێکی ڕاست بوو، شوێنکەوتەی قورئان و سوننەت بوو بە تێگەیشتنی پێشینە چاکەکان، ئەوە ئەو حیزب و ڕێکخراوە چاکە. بۆیە ئەگەر دەتەوێت بچیتە ناو ڕێکخراو یان حیزبێک، ئەوە باشتر وایە کە لەسەر ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم بێت و شوێنکەوتەی قورئان و سوننەت بێت با تێگەیشتنی پێشینە چاکەکان. ئەگەر لە بۆچوونێکیشدا جیاوازی هەبێت، ئەوە بڕۆ لێکۆڵینەوە بکە و بگەڕێوە بۆ بیرروڕای پێشین و هاوڵان و دوو جیلی دوای ئەوانیش، تابعین و تابعی تابعین. بەڵام خەڵک گوێ بەمە نادات، یەکسەر فتوا ئەدات و دەست دەکاتە تەکفیرکردن. لە کاتێکدا بە گوێرەی فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە صحیحی بوخاری بەرجی هەشت ژمارە 6103 پێغەمبەر ئەفەرموێت هەر مسلمانێک بڵێ کافر بە مسلمانێکی تر، ئەوە ئەگەڕێتەوە بۆ لای خۆی. بۆیە بەپێی ئەمە زانا بەرزەکان فەرمویانە کە نابێت تەکفیر بکەیت. تەکفیر واتە بە مسلمانێک یا باوەڕدارێکی تر بڵێ کافرە، و فتوای جۆرا و جۆر هەیە بۆ ئەم فەرمودانە کە بە بۆچوونی حافظ ئیبن حەجەر ئەفەرموێت. ئەو فەرمودە صحیحی بوخاری کە ئەفەرموێت ئەگەر بە مسلمانێک بڵێ کافر، دەگەڕێتەوە بۆ خۆت، واتە کوفرەکە دەگەڕێتەوە بۆ خۆت و تۆ ئەبیت بە کافر. شێخ شەوکانی فەرموویەتی
بە باوەڕدارێکی تر مەڵێن کافر هەتا سەلمانەکەی وەکو خۆری بەیانی ڕۆشن ئەبێت و تا ئەوەنە ڕۆشن ئەبێ کە کافری تەواوە ئەم بەو ئەڵێ کافر ئەو بەویتر دەڵێت. بەڵام زۆربەی فتواکان کە باس ئەکرێن هەڵەن هەروەکو باسم کرد. ئەوەندەی پەیوەندی باوشەی سەلەفیەوە هەیە دوو گروپ لە زانا هەن. گروپێک ئەڵێن فەرزە بنمونەش شێخ ناسڕەدین الئەلبانیم هێنایەوە. ئەمەوێ ئەوەش بزانن کە شێخ ساڵح الفەوزان کە بەڕێزە لام زانایەکی ئەم سەردەمەیە ئەویش ئەڵێت بە سەلەفی بانکردن فەرزە و شێخ بن باس کە ئەڵێت تۆزێ لەوان نەرمترە و دەڵێت ناو لە خۆنان بە سەلەفی کێشەی نییە. بەڵام زانای گروپەکەی تر ئەڵێن بە سەلەفی بانکردن هەڵەیە و دروست نییە. بێگومان ئەم کۆمەڵە زانایەش بۆ خۆیان شوێنکەوتەی قورئان و سونەتن. با لەم گروپەش یەکەم جار باس لە ئیبن تەیمیە بکەین کە ڕێز لێگیراوترین زانایە لە لای سەلەفیەکانی ئەم سەردەما. ترمذی لە سونەنەکەیدا فەرمودەیەکی بە ژمارە 2863 هێناوە و بە حەسەنیشی داناوە کە ئاماژە بەوە دەکات کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم محەممەد فەرموویەتی فەرمانتان پێدەکەم بە 5 شت کە منیش خدا فەرمانی پێکردم کە ئەوانیش بریتین لە جەماعە پابەندبوون بە دید و بەرنامە و ڕێبازی سەلەف و پێشینە چاک و ڕاستڕەوەکان، السەمع والطاعة گوێڕەیاڵی و ملکەچکردن، الهیجرە هیجرەتکردن، الجهاد في سبيل الله جهاد و تێکۆشان لە پێناوی ئەڵڵا و هەر کەسێ بستێ لا بدات لە ڕێباز و بەرنامەی جەماعە سەلەفی ساڵح ئەوە ملوانکەی ئیسلامی لە ملی خۆی فڕیاوە و تا ئەو کاتەی ئەگەڕێتەوە و ئەوەیشی بانگەواز بۆ ڕێڕەوی نەفامیەتی بکات شانازی با جەستە و تاقم و ناوێکەوە بکات و خۆی پێ هەڵکێشێ ئەوە لە کۆمەڵ و سوتەمەنی دۆزەخە. وتیان تەنانەت ئەگەر نوێژ بکات و ڕۆژوش بگرێت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بەڵێ ئەگەر نوێژ بکات و ڕۆژوش بگرێت. جا بۆیە با بەوە شانازی بکەین و بانگی یەکیش بکەین کە خوددا ناوی لێناون کە موسڵمانەتیە، باوەڕداریەتیە، بەندایەتی ئەڵڵایە. لەسەر ئەم فەرمودەیە شێخ ئیبن تەیمیە ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لەسەر بێ دەفەرموێت نازانم بەهۆی کام لەم دووشتەوە زیاتر سوپاسی ئەڵڵا بکەم بۆ ئەوەی کا منی هێناوەتە ناو ئیسلام کە بووم بە موسڵمان یان بۆ ئەوەی کا منی پاراستووە لە داهێنەران بیدعەکاران. کەواتە ئەگەر ئەمە قسەی شێخ ئیبن تەیمیە بێت ئیتر چۆن ئەڵەی شێخ ئیبن تەیمیە وتوویەتی بەخۆت بڵێ سەلەفی. ئەوەی شێخ ئیبن تەیمیە ئەڵێت ئەوەیە کە شوێن سەلەفی ساڵحین بکەوین نەک ناو لە خۆمان بنین. بۆیە هەرگیز ئیبن تەیمیە نەیوتووە بەخۆتان بڵێن سەلەفی و دەربارەی شێخ عوثەیمینیش با کەمێک بدوین. لەوانەیە بزانن کە ئەم زانایە ئەستێرەی گەشاوەی ئەم سەردەمەن و ئێستا لە دنیا نەماون. ئەوانیش هەریەکە لە شێخ ناسڕەدین الئەلبانی، شێخ ئیبن باس، شێخ العوثەیمین. لە کتێبی وێنتەڵ وێن کە کتێبی شێخ العوثەیمینە لە پێشنگایەکە ڕێ پێدراوە لە لاپەڕا 56 کەسێکی هیندی پرسیار لە شێخ العوثەیمین ئەکات لە وڵاتی ئێمە خەڵک بانگەواز ئەکات بۆ ئیخوانی و تەبلیغی، ئایا ئەوان لەسەر حەقن یان نا؟ شێخ ئیبن عوثەیمین وەڵام ئەیاتەوە ئەگەر هەر کەسێ بانگەوازی کرد بەرەو ئیخوانی یا تەبلیغی یا سەلەفی ئەوە هەڵەیە. پرسیارەکە لەسەر سەلەفی نەبوو. شێخ عوثەیمین نەیهێشت ئەویشیان بڵێ هەر کەسێ بەخۆی بڵێ ئیخوانی یا تەبلیغی یا سەلەفی بەرەو ئەوە بانگەواز بکات ئەوە هەڵەیە. دکتۆر زاکیر نایک هیچ نییە لە ئیسلامە. من سفرم، شێخ عوثەیمین ماشا ئەڵڵا پلەی هەیە. بۆیە من شوێن فتواکەی شێخ عوثەیمین ئەکەوم. بۆیە ئەگەر هەر سەلەفیەک 50 بۆ من ڕائەکێشێ پێویستە 50 بۆ شێخ العوثەیمینیش ڕاکێشێ. هەموو ئەم کەسانش کە لە ئینتەرنێت ئەیبینن ناڵێن شێخ عوثەیمین فەرموویەتی بەخۆتان بڵێن سەلەفی، بەڵکو ئەڵێن فەرموویەتی شوێن سەلەفی ساڵحین کەون. بۆیە منیش هەر ئەوە ئەڵێم و شێخ عوثەیمین هیچ کێشەی نییە لەگەڵ کەسانێک کە شوێن سەلەفی ساڵح بکەوێ. بەڵام ئەگەر بۆ ئەوە بانگەواز بکەیت کە بەخۆت بڵێ سەلەفی ئەفەرموێت ئەوە هەڵەیە.
هەرچەندە شێخ ناسڕەدین الئەلبانی لەلای فەرزە کە بەخۆت بڵێ سەلەفی، بەڵام شێخ عوثەیمین ئەفەرموێت هەڵەیە. لەگەڵ ئەمەشدا شێخ ناسڕەدین الئەلبانیش لەگەڵ ئەو ڕایەیە کە ئەگەر بەخۆت بڵێ سەلەفی وابزانیت بەرزترین و باشتریت ئەوە هەڵەیە. هەروەها شێخ ساڵح فەوزان ئەفەرموێت ئەگەر بڵێ من سەلەفیم و بەرزترم ئەوە هەڵەیە. بۆیە ئەم گروپەی سەلەفی کە ئەڵێن سەلەفی بەرزە ئێمە بەرزترین و ئەچینە بەهەشت یان ئەوانی تر خراپن ئەوە کارێکی هەڵە دەکەن. هەرچەندە شێخ عوثەیمین ئەفەرموێت نابێ بەخۆت بڵێ سەلەفی و کارێکی هەڵەیە، بەڵام لەم بارەدا من وەکو شێخ عوثەیمین زۆر توون نیم. ئەگەر لێم بپرسن ئەڵێم پەسنترە بەخۆت بڵێ موسڵمان. ئەگەر کەسێکیش بەخۆی وت سەلەفی لە هەندێ بارە ئەکرێ مباح بێت. ڕاستە و خۆناڵێم حەرامە، بەڵام سەلامەتترین و پەسنترین شت ئەوەیە کە بەخۆت بڵێیت موسڵمان. زانایان لەسەر وشەی سەلەفی ڕای جیاوازیان هەیە. هەندێکیان دەڵێن مەبەستەکە ئەوەیە کە بەخۆی ئەڵێت سەلەفی، وەک کورتکراوەیەک بۆ شوێنکەوتەی قورئان و سوننەت با تێگەیشتنی پێشینە چاکەکان. بەڵام هەندێکی تر دەڵێن نا، مەبەست لەوەی کە بەخۆت دەڵێت سەلەفی ئەوەیە کە تەنها خۆت گروپە ڕاستەکەیە و بۆ بەهەشتە و ئەوانی تر بۆ دۆزەخن. جا ئەگەر مەبەستەکە ئەمەی دووەم بێت ئەوە پەنا بە ئەڵڵا زۆر هەڵەیە. تەنانەت هیچت لەسرت واجب نییە و مباحە ئەگەر ئەم مەبەستەت نەبێت و تەنها وەکو کورتکراوەیەکیش بەکاری بهێنیت. من زیاتر لەگەڵ فتواکەی شێخ ساڵح المەنجەدم کە ئەڵێت ئەگەر وا بەخۆت ئەڵەی بۆ تێگەیشتن لەوەی سەر بەداهێنەران بیدعەتیەکان نیت، ئەوە هیچ کێشەیەکی نییە. بەڵام ئەگەر یەکێ وتی من سەلەفیم بەنیەتی ئەوەی کە ئەو باشترە، ئەوە ڕاستە و ئەو بەرزترە، ئەوە ناکرێ و هەڵەیە. لە صحیحی مسلیم بە ژمارە 2584 فەرمودەیەکی پێغەمبەر هەیە کە باس لەوە دەکات لە سەردەمی مەدینە شەڕکەوتە نێوان کەسێکی ئەنسار و مهاجیر. بۆیە ئەنسارەکە وتی ئەی ئەنسارەکان وەرن بەلامەوە، مهاجیرەکەش وتی ئەی مهاجیرەکان وەرن یارمەتیم بن. پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتو فەرمووی ئەمە چییە؟ ئەمە بانگەوازە بۆ جاهیلی و ڕێڕەوی نەفامی. سەرنج بدەن ئەشزانن کە بە ئەنسار بانکردن خراپ نییە، بانکردن بە مهاجیر خراپ نییە، بەڵام لەبەر ئەوەی لایەن دروست ئەکەن ئەی ئەنسار وەرن یارمەتیم بن، ئەی مهاجیر وەرن یارمەتیم بن. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەمە بانگەوازە بۆ جاهیلی و کارێکی هەڵەیە. بە پشبەستن بەمە من ناڵێم سەلەفی حەرامە، هەڵە لێم تێمەگەن، بەڵام سەلامەتترینیان موسڵمانە. ئەگەر بڵێ من سەلەفیم چەند ناڕێکیەکم هەیە یا خۆم بەشت ئەزانم ئەوە کێشەیە، لەوانەیە سەر بکێشێ بۆشتی مەترسیدارتر. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم قەدەغەی کرد. بۆیە دەڵێم سەلامەتترینیان ئەوەیە کە بەڕاستی من لە ڕێزی موسڵمانانم، بڵێ کە من موسڵمانم. ئەگینا ئەتوانم بڵێم حەنەفی تەواوم، شافعی تەواوم، حەمبەلی تەواوم، مالیکی تەواوم، سەلەفی تەواوم، ئەهلی حەدیثی تەواوم، کێشە نییە. بەڵام وەکو ناو بەخۆت بڵێ موسڵمان. پێشەوا شافعی فەرموویەتی بۆ هەر ناوێک کە پاڵ ئەدرێتە پاڵ ئەو ناوەی ئەڵڵا بانگی پێکردووە کوفرە، تەنها ئەتوانن بەوە بانگ بکەن کە ئەڵڵا و پێغەمبەرەکەی بانگیان پێکردووە، هیچی تر. هەر شتێکی تر جگە لەوە بوترێت کوفرە. بەڵام ئەگەر یەکێ بە ناوێکی تر بانگ بکات بە نەزانی بێ ئەوە کافر نییە. شێخ ئیبن تەیمیە ڕەحمەتی ئەڵڵای لێبێ فەرموویەتی ئەگەر یەکێ سوزدە بەرێ بۆ مرۆڤێک بۆ ئادەمیزات وەوا بزانێت ئەوە ئاینەکەیەتی ئەوە بێبڕوا نابێت مەگەر یەکێ بۆی ڕوون بکاتەوە و هەر بەردەوام بێ. ئەگەر زیاتر بخوێنیتەوە شێخ شەوکانی فەرموویەتی کە ئەگەر یەکێک بە نەزانی خۆی شۆڕ کرد بۆ یەکێکی تر جگە لە ئەڵڵا ئەوە بێبڕوا نابێت. شێخ محەممەد بن وەهاب فەرموویەتی ئێمە بەو کەسانە ناڵین بێباوڕ کە ئەچەمێنەوە بۆ قەبری عەبدولقادر یا بۆ قەبری ئەحمەد بەدەوی یان ئەوانەی وەک ئەوانن، کەوایە چۆن ئەتوانین بەوانە بڵین بێباوڕ کە شیرێکیان نەکردووە. حەز ئەکەم بە دوو فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆتایی پێبێنم.
پێغەمبەر صلى الله عليه وسلم فرموویەتی لە صحیحی مسلم بەرجی سێ فرموودەی ژمارە 4565 کە عرفجا ئەفەرموێت پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فرموویەتی کاتێک یەت کە ئاژاوە لە کۆمەلگایە پەیا ئەبێت و هەر کاتێ هەر کەسێک یەکڕیزی ئومەتی ئیسلامی تێکیا با شمشێر لێی بن و ئەگەر نەوەستا بیکوژن. کۆتا فەرموودەی محەممەد صلى الله عليه وسلم لا صحیحی بوخاری بەرجی 4 فەرموودەی ژمارە 3606 حوذەیفە بن اليەمان ئەفەرموێت خەڵک حەز ئەکەن پرسیار لە پێغەمبەر صلى الله عليه وسلم بکەن کە چی باشە، بەڵام من حەز ئەکەم بپرسم کە چی خراپە لە ترسی ئەوەی تووشی نەبم و پرسیم لە پێغەمبەر صلى الله عليه وسلم کە ئێمە لە سەردەمی نەزانی و حاڵێکی خراپدا بووین، ئەڵڵا دەروی خێری لێ کردینەوە، ئایا لە پاش ئەمە خراپە پەیا ئەبێت؟ پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمووی بەڵێ خراپە پەیا ئەبێت. ئەی ئایا باشەڕ و ئەیات لە پاشی ئەو خراپەیە؟ پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمووی بەڵێ، بەڵام بە دوخنەوە. هاوڵەکە پرسی دوخن چییە؟ پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمووی کۆمەڵێک کەس پەیا ئەبن کە بانگەواز بۆ شتێ ئەکەن کا ڕێنمایی من نییە. هاوڵەکە ئەپرسێ ئایا دوای ئەوە خراپە ڕوو ئەیات؟ پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمووی بەڵێ خەڵکێک پەیا ئەبن کە بانگتان ئەکەن بەرەو ئاگری دۆزەخ. بۆیە حوذەیفە ئەپرسێ ئەی ئەبێت چی بکەین؟ پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەفەرموێت شوێن پێشەوە و کۆمەڵەی مسلمانان بکەوە. هاوڵەکە پرسیار ئەکات ئەی ئەگەر لەو کاتەدا نە کۆمەڵەی مسلمان نە پێشەوەی مسلمانان بوونی نەبوو؟ پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمووی ئەگەر هیچ کۆمەڵێکی مسلمان یان پێشەوا نەبوو ئەوە خۆت بە دوور بگرە لە هەموو لایەنەکان، تەنانەت ئەگەر بگا بەوەی ناچار بووی کە باوەش بکەیت با قەدی دارێکە هەتا ئەگەیت باخوا سبحانە وتەعالا لە ڕۆژی دواییدا. لە کۆتایی تەواوبوونی ئەم کتێبەدا داوای دوعای خێر لە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەین بۆ خۆمان و نەخۆش و نەبوون و نەدارانی مسلمانان و جیراوانی مسلمانان. داوا لە ئەڵڵا سبحانە وتەعالا دەکەین ئومەتی ئیسلام بگەڕێنێتەوە بۆ ڕاستە شەقام و هەمویان لەسەر بەرنامەی خوا و پێغەمبەرەکەی کۆک و جەمبن بۆ گەڕانەوەی دووبارەی حکم و بەرنامە و شەریعەت و یاسای ئیسلام و تەطبیقکردنی لەسەر زەوی. وآخر الدعوانا أن الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. خوێنەری بەڕێز ئەم کتێبە بە کۆتا هات.